بە ناوی خودای بەخشندە و میهرەبان، بە ناوی ئەو خودایی کانگای ڕەحمەت و سۆز و بەردەیە. خوشک و برا بەڕێزەکانم، سڵاو و ڕەحمەتی خۆی گەورەتان لەبێ لە هەر شوێنێکی ئەم دنیایان. هیواخوازم لەو پەڕی لە ساغی و تەندروست باشی دابن، بەخێر بێن بۆ وێبیناری مێشک و گۆڕانکاری لە ئاوات ئەکادمی. ئەم وێبینارە لەلایەن مامۆستای زۆر بەڕێز مامۆستا ئێڤا نەجات پێشکەش دەکرێتن بە مەبەستی سوودگەیاندن و وە گۆڕانکاری گەورە لە هەر یەکێک لە تاکەکانی کۆمەڵگای ئێمەدا. پشتیوان بەخوای گەورە ئازیزانتان ئاگادار بکەنەوە و ئەم شەو وێبینارەکەمان زۆر تایبەتە. مامۆستای بەڕێزمان لە خزمەتتانایە و فەرمووی مامۆستای بەڕێز ئەتوانن دەست بکەن ئینشاءڵڵا. دەستەکان خۆش بێ مامۆستا سارا، زۆر سپاس بۆ پێشکەشکردنی پێشەکیەکە. سەلام عەلەیکم و ڕەحمەت اللهی وبەرەکاتوه. هیوادارم هەموو لایەکتان باش و سەلامەت بن. زۆر خۆشحاڵین کە دووبارە لە ئاواد ئەکادیمیەوە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین. بە شایانی شتی زۆر باشتان نەزانین، بۆیە دووبارە شتانێکی زۆر باشمان بۆ ئامادە کردوون کە ئێوە بتوانن ژیانی خۆتانی پێ بگۆڕن و فێر ببن چۆن مێشکتان ئیژەکات و هەروەها بزانن کە چۆن گۆڕانکاری لە مێشکتانەکەن. ئازیزانم، ئەم وێبنارە لەلایەن ستافی چالاکردنەوەی مێشک و یادگار لە ئاواد ئەکادمی ڕێکخراوە بە هاوکاری مامۆسایانی بەڕێز ئینشاءڵڵا. من پێشکەشتان یەکەم لە ئاواد ئەکادمی. ئازیزانم، هاوڕێیانتان ئاگادارکەنەوە بۆ سوودوەرگرتن لە وێبنارەکە. بەڕێزان، پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و یادگار ماوەی 4 بۆ 5 ساڵە بە بەردەوامی خزمەتی بەشداربوانی ئازیز و خۆشەویست دەکا و وای کردووە کە کۆمەڵی خەڵکی زۆر بتوانن بە هیوا و ئامانجەکانیان بگەن، بتوانن تەرکیزیان باشکەن، سەرنجیان باشکەن، لایەنی ذهنیان باشکەن، توانای بیرکردنەوەکانیان باشکەن، هەر وەکو پرۆگرامەکانی تری ئاواد ئەکادمی. وێبنارەکەی ئەمڕۆمان وەک وەزانن بە ناوی مێشک و توانای گۆڕانکاریە لە تۆدا و مێشک چ توانایەکی هەیە و توانەکانی مێشک چۆن بەکاربێنین و سیفەتە سەرەکیەکانی مێشک کامانن. پێش هەموو شتێک پێمان خۆشە کە وەکو پێشەکیەکی سەرەتایەکی بچووک زانین ئایا زانین مێشک چییە، یان با بڵێین بە شێوەیەکی زۆر سادە و ئاسان پێناسەیەکی مێشک بکەین. مێشک ئاڵۆزترین و گرنگترین ئەندامی جەستەیە. کێشی لە نێوان 1 کیلۆ 400 گرام بە پێی ئەندازە و قەبارەی کەسەکە بۆ 2 کیلۆگرامە. هەندێک مرۆڤدا کێشەکەی تۆزێک زیاترە بێ، ئەکرێ کەمێک زیاتر بێ، ئەکرێ کەمێکیش بچووکتر بێ. مەرج نییە مێشکێکی گەورە، ئەمە وەکو زانیاریەکی سەرەتایی، مەرج نییە هەتا مێشکەکە گەورەتر بێ بەم مێشکە بوترێ زیرەکتر یان بوترێ بەتواناتر. باشە بەڕێزان؟ بابچینە سەر بابەتە سەرەکیەکەمان و هەواڵێکی زۆر خۆشیشم پێ بۆتان. هەواڵە خۆشەکە چییە؟ مێشک ئامێرێکی جێگیر نییە تۆ بڵێ ئیتر من تەواو لەبەرەوەی گەشومەتە ئەم تەمەنە، یان لەبەرەوەی من لە مناڵیەوە بە تەمەڵی هاتووم، یان لەبەرەوەی من باڵین نەمتوانیوە تا ئێستا لەبەرکردنێکی باشم هەبێ، یان لەبەرەوەی من نەمتوانیوە تا ئێستا لە قوتابخانە هیچ نەتیجەیەکی باشم هەبێ کەواتە من هەتا بەم شێوەیە ئەبم. نەخێر، زانست پێمانەڵێ ئەمڕۆ بە هیچ شێوەیەک مێشک ئامێرێکی جێگیر نییە و توانای گۆڕانکاری هەیە بەهۆی مادەی نیرۆپلاسیسیتی تیایدا. ئازیزانم، مێشک بە نزیکەی 86 ملیار دەمارەخانە پێکاتووە، یعنی بە نزیکەی لە 86 ملیار دەمارەخانە پێکاتووە. بیری لێ بکەرەوە، ڕێژەیەکی زۆر زۆرە. توانای ئەوەی هەیە کە تۆ هەمیشە و هەردەم خۆت باشتر بکەی و خۆت بەرەو پێشبەری و توانای وەرگرتنی زانیاری و فێربوونی زانیاری و پێکەوە بەستنی نێوان دەمارەخانەکان زۆر زیاترە لەوەی کە تۆ بیری لەکەیتەوە، یان لەوەی هەتاوەکو ئێستا بەکارت هێناوە، یان لەوەی کە تاوەکو ئێستا چاوەڕوانی ئەەکەی. گۆڕانکاری لە مێشکدا تەنها بیرۆکەیەک نییە، تەنها تیۆریەک نییە، تەنها با بڵین چەندی ڕێک نییە بوترێ، یعنی بڵین ئەمە نەخێر، بەڵکو بەپێی زانست دروستبوونی پەیوەندی فیزیکی نوێ لە نێوان ئەم خانانەدا کە ژمارەیان بە نزیکەی 86 ملیار دەمارەخانەیە. تێبینیەکی گرنگ بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست، مێشک وەکو پلاستیک نەرمە، وەکو بەرد ڕقە، وەکو بەرد ڕق نییە، یعنی بڵێ ئەمە ناتواندرێت تەنانەت
هەندێک بەشی مێشک هەیە کاتێک تۆ لە بەشێکدا زیاتر برێوی پێ بۆ نمونە ئەگەر کەسێک بێت زۆر لە گفتوگویان لە قسەکردنە یان وتاربێژێکی باش بێ ئەو بەشەی کە پەیوەستە لە قسەکردن گەورەتر ئەبێ و سەلمێنراوە ئەو کەسانی کە تەنانەت وەرزش ئەکەن وەکو وەرزشی پاسکیل سواری و ئەوانە بەشێکی تری مێشکیان زۆر گەورەترە بێ لە چاو مێشکی ئەو کەسانی کە با بڵین ئەو جۆرە تەمرینە ناکەن یان ئەو جۆرە لێهاتوویان نییە. جا ئایا ئەمە بۆ هەموو ئیشەکان و لێهاتوویەکانی تریش ڕاستە؟ بەڵێ ئەمە بۆ هەموو لێهاتوویەکانی تر ڕاستە. توێژینەوەی کرا بم دوایانە کە لەسەر مێشکی سایق تەکسیەکان بوو. سایق تەکسیەکانیان هێنا سەیرەکەن باشە ئەم سایق تەکسیانە یادگەی وێنەیان زۆر فراوانترە لە کەسی ئاسایی. هۆکاری ئەم شتە چییە؟ ئەم سایق تەکسیانە هەر بەناو شاردا گەڕاون و ئەم بەشەی مێشکیان کە یادگەی وێنەیە و هێنانەوە بیری ئەو شوێنەیە زۆرتر ئیکاریان پێکردووە. بۆیە یادگەی وێنەی ئەم سایق تەکسیانە زۆر فراوانتر بووە لە کەس بۆ هەموو بەشەکانی تری مێشکیش. جا ئەگەر تۆ لە هەر بوارێکابی لە هەر ئیشێکابی هەر جۆرە لێهاتوویەکت پەرە پیابێ ئەکرێ ئەو بەشەی مێشکی تۆ گەورەتر بێ. بۆیە لەو بەشەیە تۆ فکری زیاترە بۆ دێت تواناو زیاترە سەلیقە و زیاترە لەو جۆرە کارەیە. باشە ئێمە تاوەکو ئێستا وتوانین کورە تا مناڵی بۆ خۆ قورئان لەبەرکە تا مناڵی فلان دەرس بخوێنە چونکە کە گەورە بی ئیتر چییە بێ؟ ئیتر توانات نامێنێ. بەڵام زانست شتێکی کەمان پێ ئەڵێ مژدەیەکی خۆشی بۆمان پێەیە. بڕوای کۆن وابوو مێشک تەنها لە مناڵیە گەشاکە. ئەی ئێستا بڕواکان چۆنن؟ ڕاستیەکی زانستی نیرۆپلاسیسیتی هەتا وەکو ئەو ڕۆژەی ئەمری تا کۆتایی ڕۆژی ژیانت تۆ ئەتوانیت بەرەو پێش بچی و بەردەوام بی و خانەکانی ناو مێشکت پەیوەندی نوێ دروستکە. دروستکردنی پەیوەندی نوێ یعنی چی؟ دروستکردنی پەیوەندی نوێ یعنی تۆ ئەتوانی شتی نوێ فێر ببی و گۆڕانکاری نوێ بکەی. تەنانەت توێژینەوە کراوە مێشکی مرۆڤێکی 86 ساڵە یان 80 ساڵش دەتوانێت خانەی نوێ پەیوەندی نوێ دروست بکە ئەگەر بەو مەرجەی ئەو مێشکە ڕابهێنرێ و تەمرینی پێ بکرێ و بەرەو پێش ببرێ. بەڕێزان هەتا وەکو ئێستا وەکو لە سلایدەکەی ئاماژەمان پێکرد ئێمە وا ڕاهێنراوین کە ئێمە لەو ئاستەی تەمەنمانە ناتوانین بەرەو سەرتر توانەکانی مێشکمان بەهێز بکەین. بەڵام ڕاستی زانستیەکە وەکو ئەوەی کە ئێستا سەلمێنراوە هەموو شتان بەو زانیاریە ئاشنان ئەوەیە کە ئێمە ئەتوانین خۆشبەختانە گۆڕانکاریەکی نوێ لە ژیانی خۆماندا بکەین بە مەرجێک ئەو گۆڕانکاریە. ئەڵێ مامۆستا ئێوار هەتا سەعات چەند نەتوانن بەردام بەڕێزان نزیکەی سەعات و نیوێکە بەڵێ بەڕێزان ئەڵێ هەندێکمان مایکەکەمان دەنگەکەمان بۆ نایە ئەکرێت مایکەکەتان با بڵین میوت کرابێیان داتان خستیان دەنگەکەتان کەسکردبێ لەلایەن ئێمە سپاس بخوا دەنگەکە زۆر باشە. بەڕێزان بابچینەوە سەر بابەتەکە. بابەتی گرنگ لێرە ئەوەیە کە ئایا من ئەتوانم گۆڕانکاری لە مێشکی خۆم بکەم؟ ئایا من فێری خویەک بووم فێری جۆرە کارێک بووم؟ ئایا ئەتوانم کارێکی تر فێر بم؟ خۆ من تازە تەمەنم بەسەر چووە یان من هەتاوەکو ئێستا زۆر وەزعم باش نەبووە نەمتوانیوە ئاستی خۆم بەرەو پێشەوە بەرم یان هەتاوەکو ئێستا با بڵین دەرفەتم نەبووە. ئایا من ئەتوانم گۆڕانکاری لە خۆمدا بکەم؟ بڵێ بێگومان لەبەر ئەوەی یەکێک لە سیفەتە گرنگەکانی مێشک ئەوەیە کە ئەتوانێت توانای گۆڕانکاری هەیە و ئەتوانێت پەیوەندی نوێ دروستکە لە نێوان دەمارەخانەکاندا. باشە دروستکردنی پەیوەندی لە نێوان دەمارەخانەکاندا بە ڕێژەی جیاواز هەیە هەتا وەکو ئەو کردارەی ئەیکەی دووبارەکردنەوەی زیاتر بێ ئەستوری ئەو دەمارەخانەیە زیاد دەکات. باشە مامۆستا ئێمە مادەم وایە هەر ئەتوانین فێر ببین ئەی بۆچی هەندێک کات هەیە من ناتوانم فێر ببم یان هەرچی هەوڵە دەم زۆرم خوێندووە ئەم دەقەیە لە بەرمە دوای ئەوە ناتوانم فێر ببم. بەڕێزان مێشک پێی وایە و ڕەئی وایە یان با بڵین مێشک بەو شێوەیە ئیشەکە جوانتر وایە بڵین مێشک سیاسەتێکی هەیە پێی خۆش نییە وزە بە فیڕۆبدا کاتێک تۆ شتێک بە بەردەوامی ئەخوێنی بەڵام یان سعیتە ئەەکەی یان خەریکی جۆرە فێربوونێکی بەڵام مێشک هەروەری ناگرێ هەر ڕەبزیەکاتەوە یان دوای 2-3 سەعات لە بیرە چووە مێشک ئامادە نییە بیخاتە ناو یادگەی درێژ خایەنەوە. بۆچی ئەم شتە ڕوئەیە؟ بۆچی ئەم شتە ڕوئەیە ئازیزان؟
لەبەر ئەوەی بەهۆی سیفەتێکی مێشکەوە ئادەی لە لای خۆت بینوسە لەمە دو ئەبێ مێشکی خۆم بناسم کاتێک من مێشکم شتێکی لا سەرنج ڕاکێژ نییە بەلایەوە گرنگ نییە کەواتە مێشک چی لەو شتاکە نایەوێ وزەیتیا سەرفکە واتە یەکێک لە گرنگترین سیفەتەکانی مێشک چییە مێشک نایەوێ وزە لە شتێکدا سەرفکە کە بەلای تۆ سەرنج ڕاکێژ نییە بەلای تۆوە گرنگ نییە مامۆستا سارە لای هەندێکیان ئەڵێن دەنگ نییە بەڕێزان ئەگەر تەنها لای یەک کەسیش دەنگ باش بێ کەواتە دەنگەکە کێشەی نییە ئازیزەکانم تکایە هەوڵ بن دەنگەکە چاکەنیان ئەگەر یەک کەسیش دەنگەکەی بەڕێزان ئەڵێن دەنگەکە زۆر باشە من مایکم بەکارهێناوە و هەروەها هەوڵم ماوە بەڵێ بەڕێزانە و کەسانی کە کێشیان هەیە دەنگەکە لە لای خۆیان باش نییە بەداخەوەین بڵێ ئازیزانم دەستان خۆش بێ بابینە سەر بابەتە گرینگەکە باشە مامۆستا کەواتە من ئەم شتم لەلا سەرنج ڕاکێژ نییە و هەست دەکەم من لەم شتە فێر نابم ناچمە پێشەوە هەرچەند ئەخوێنم ئێستا ئەخوێنم دوای 2 سەعاتیکە لە بیرم چوە بۆچی لەبەروی مێشک ئامادەنیە وزەیتیا سەرفکە و ئامادەنیە بیخاتە ناو یادگەی درێژخانەوە وەک وەزانن دوو جۆری یادگەمان هەیە ئەبێ بە 3 بەشەوە یادگەی چی ئەو کاتە دەمەوی یادگەیەکی ترمان هەیە هەنووکەییە یادگەیەکی ترمان هەیە درێژخایەنە زانیاری لە یادگەی کورتخایەنەوە ناچێتە یادگەی درێژخایەن ئەگەر ئەو زانیارە بەلای تۆ سەرنج ڕاکێش نەبێ ئێ باشە چ زانیاریەک وە چۆن بزانم ئەم زانیاریە لەلایەن من سەرنج ڕاکێشەوە چۆن ئەتوانین وا بکەین ئەم زانیاریە لەلایەن تۆ سەرنج ڕاکێش بێ کاتێک تۆ ئیحساس بە زانیاریەکەوە ئەەکەی بە دڵنیاییەوە نیشانەی ئەوەیە کە ئەو زانیاریە لەلایەن تۆ سەرنج ڕاکێشە کاتێک تۆ هەستەکانت لەگەڵ زانیاریەکە بەکارەهێنی بە مێشکە دەڵی ئەم زانیاریە بەلای منەوە گرینگە کەواتە بیکە بۆ ماوەی بۆ یادگەی ماوە درێژ باشە ئازیزانم ئەگەر زانیاریەک لەلایەن مێشکەوە گەیشتە یادگەی ماوە درێژ بەچی ئەم زانیاریە پتەوە ئەبێ وەیەتەوە بێگومانە بێت تۆ تەکنیکی جۆرا و جۆر بەکاربێنی ئێمە تەکنیکی زۆر نایەمان هەیە لە ناو کۆرسی چالاکردنەوەی مێشک و یادگە یەکێک لە تەکنیکە هەرە بەهێزەکان کە ئێستا پێتان ئەڵم پێتان خۆشە تەکنیکێک فێر ببن چەند کەس پێی خۆشە تەکنیکێک فێر ببێت دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئەم لەگەڵبوون و ئەم بەدەمەوە هاتنە تەکنیکێکی زۆر نایەبمان هەیە بە ناوی تەکنیکی ڕیکۆڵ باشە تەکنیکی ڕیکۆڵ چییە؟ هەر زانیاریەک کە لەبەر دەستایە ئەتوانیت چی بکەیت لە چەند کاتی جیاوازدا بە بیری خۆتی بێنیتەوە بەڵام بە چ ستایلێک من خۆکە 10 دقە دوای ئەوە هیچم بیر نایەتەوە ئەی چی بکەم؟ کاتێک لە 10 دقەیە هیچە بیر نایەتەوە کەواتە ئەو ماوەی کە تۆ هەتا ئەبێ چی بکەیت یەک تۆزی تر بیهێنیتە پێش لە 10 دقە بیرە نایەتەوە لە 9 دقە هەوڵ بە بیری خۆتی بێنەوە بەڵام ئەم بیرهێنانەوەی چۆن بیکەم چۆن مێشکم بخەمە سەر سیستەمێک خۆی ڕیکۆڵ بکە و خۆی بە بیری بێتەوە و زۆر بە ئاسانی تەنها بە ئیعازدان بە مێشکم چۆن ئەم کارە بکەم بەڕێزان ئەبێ خۆت ڕابێنی بۆ ماوەیەکی زۆر چی بکەیت زانیاریەکە لەبەرەکەیت کە لەبەرت کرد لە کاتی جیاوازدا بە بیری خۆتیێنیتەوە بەڵام چۆن بە هیچ شێوەیەک ئەو کتێبەی کە کردوتەتەوە زانیاریەکە تیا لەبەر کردووە دادخستووە ئیتر نایکەیتەوە زۆر لە خۆتەکەی ئەو زانیاریە بە بیری خۆت بێنیتەوە با ڕێژەیەکی زۆر کەمیش بێ با تۆزێکیش بێ هەوڵ بە ئەو زانیاریە هەرچێکە کردووە بە بیری خۆتی بێنەرەوە لە کاتی جیاوازە بەڵام ئەگەر بە بیرە نەهاتەوە نیشانەی ئەوەیە کە تۆ نەتوانیوە بە شێوەیەکی باش سەرنج بخەیتە سەر زانیاریەکە بۆ ئەوی بتانی بە شێوەیەکی باش سەرنج بخەیتە سەر زانیاریەکە پێویستە ئیحساسی زانیاریەکە بکەیت خەیاڵ بۆ زانیاریەکە بکەیت هەتاوەکو بتانی باشتر بە بیرت بێتەوە کەواتە یەکێک لە سیفەتە هەرە گرنگەکانی مێشک چی بوو وتمان چەند کەس بیری ماوە وزە بۆ شتێک بە فیڕۆ نادات کە بەلایەوە سەرنج ڕاکێش نەبێ واتە تۆ ئەو شتەی کە ئەتەوێ فێریبی ئەبێ چی لێ بکەی ئەبێ وای لێکەی لە لای خۆت سەرنج ڕاکێش بێ واتە یەکەمین سیفەت و یەکەمین ناساندنی مێشتی خۆت ئەوەیە کە بێ ئەو زانیاری کە ئەتەوێ فێریبی لە لای خۆت سەرنج ڕاکێشیکەی باشە بەڕێزان هەندێکتان وا دیارە کێشەی مایک و ئەوانەتان هەیە هیوادارم توانن چارەسەریکەن
ئەوانەی ترتان تکایە خۆتان بە کۆمنتەوە مەشغوڵ مەکەن بابەتەکە زۆر گرینگەوە ئەمەشتی زۆر گرنگتان پێ بڵێم و بەزانینی ئەم سیفەت و بارودۆخانی مێشکێوە گەر فێر ببن دڵنیام لەوەی کە ئاستان زۆر بەرەو پێشەوە ئەچێ. باشە هۆکارەکانی فێرنەبوون چییە؟ جگە لەوەی ئەگەر هەرچەنە زانیاریەکت لەلا سەرنجڕاکێشە هەرچەنە ئەتەوێ ڕیکۆڵی شیکەی بەڵام سەیرەکەی ئەم زانیاریە بیری تۆ نایەتەوە یان ئەسڵەن ناتوانی لەبەری بکەیت کەواتە چی ئەبێ بەڕێگر بۆ ئەم شتە چی ئەبێ بەڕێگر بۆ ئەوەی زانیاری نەچێتە یادگەی ماوە درێژەوە یان با بڵێن نەتوانێت نیرۆپلاسیسیتی پەیوەندی دروستکە لە نێوان خانەکانە یان با بڵێن پەیوەندیەکە چەسبکە پەیوەستیکە. یەکێک لە گرنگترین خاڵەکان سترێسە یان دڵڕاوکەی درێژخایەنە. کاتێک کەسێک بۆ ماوەیەکی زۆر سترێس و دڵڕاوچیەکی زۆری هەیە یان با بڵێن هۆرمۆنی کۆرتیزۆل چیەکات پەیوەندی نێوان دوو دەمارەخانەکە تێگەیە لەبەر چی لەبەر مەسلحەتی تۆ بۆچی لەبەر مەسلحەتی من لەبەرەوەی کاتێک تۆ ناڕەحەتی تۆ کاتێک لە قەلەقیای کاتێک بە بەردەوامی دڵڕاوکێت هەیە مێشک ئەگەر بە شێوەیەکی زۆر سادە بۆتانی ڕوونکەمەوە لە بینی خانەکان یان با بڵێن بە چواردەوری خانەکانی وەرگرتنی زانیاری بەشی هیپۆکامپۆز بەشی فێربوون چیەکە دیوارێکی وەکو ئەمە دروستەکە دیوارێکی چی با بڵێن وەکو ئەمە دروستەکە ناهێڵی زانیاری بگاتە چی بگاتە ئەم بەشەی مێشک. باشە پێم وابێ ڕوونە لێتانەوە دیارە ها ناهێڵێ زانیاری بگاتە بەشی ناوەوەی مێشک بگاتە یادگەی درێژخایەن بەشی هیپۆکامپۆز کەواتە ئێمە چی بکەین دڵڕاوکێمان هەیە و کۆرتیزۆلی زۆرمان هەیە و ناهێڵێ زانیاری بچێتە یادگەی ماوە درێژەوە کەواتە یەکێک لە هۆکارەکان چییە ئەکرێت دڵڕاوکێ بێ ئەکرێ بەڕێزان هەر پەنجە بنێک بەناوەکەما یێتە سەر شاشەکە گەر بە مۆبایل لەسەر خەتی ئەوانتان کە لێتانەوە دیار نییە. بەڵێ کەواتە ئێمە چی بکەین کە بەو شێوەیە هەم زانیاریەکەمان بەلاوە سەرنجڕاکێش بوو بەڵام نەمانتوانی لەبەریکەین و ئیحساسیشی پێوەکەین ناتوانی وەریگرین کەواتە وتمان کاتێک مێشک دڵڕاوکی هەیە سترێسی هەیە دیوارێک بە دەوری خانەکانی مێشکا دروستەکە ناهێڵە زانیاری بچێتە ئەو دی بۆ بەشی هیپۆکامپۆز تاوەکو بچێتە یادگەی ماوە درێژەوە کەواتە یەکێک لە باشترین و سەرنجڕاکێشترین و سەرکەوتوترین زانیاریەکان یان با بڵێن کردارەکانی کە ئەبێ تۆ بە خێرایی فێری ببی ئەمەیە بەڕێزان ئەم زانیاریە زۆر گرنگە لەوانەیە تا ئێستا دەجاری شت بیست بێ بەڵام جێبەجێ نەکرێت بەڵام من پێتەڵێم مادەیەک هەیە پرۆتینێک هەیە جۆرێک لە پرۆتین هەیە بە هیچ شێوەیەک لە هیچ مادەیەکان نیە لە هیچ جۆرە عیلاجێکان نیە لە هیچ جۆرە مەوادێکی خواردنان نیە تەنها و تەنها مێشک خۆی دەری ئەدا ئەو مادەیە پێی ئەوترێکی پێی ئەوترێ مادەی BDNF ئەم مادەیە بە هیچ شێوەیەک لە هیچ جۆرە دەرمانێکانیەوە مێشک تەنها خۆی دروستی ئەکا و چەند خاڵێک و چەند کاتێک هەیە کە مێشک ئەو مادەیە دروستەکە ئەگەر تۆ لەم کاتەیە کە من پێتی ئەڵێم ئەم کارە بکەی هەم سترێس و BDNF بەڕێزمە و کەسەی کە نووسیوێتی کاک محەممەد ئازاد بەڕێزان کاتێک تۆ ئەو سترێس و قەلەقیە زۆرت هەیە و دەستی تۆش خۆش بێت زۆر سپاس بۆ تۆش کاتێک تۆ ئەو سترێس و دڵڕاوکێ زۆرت هەیە بە دڵنیای زانیاری ناچێت کەواتە من چی جێبەجێ یەکەم ئەم خاڵە جێبەجێ ئەەکەم ئادەیەڵە هەمووتان گوێتان لێە چیەڵێ بەڵێ بۆ ئەوەی مادەی BDNF دروست بێت چی بکەین باشە یەکەمین خاڵ بینوسە لە لای خۆت بۆ ماوەی 15 خولەک وەرزشێک ئەەکەی خێرایی لێدانی دڵت بەرز ببێتەوە یعنی چی ئەم جۆرە وەرزشە چۆنە ئەو وەرزشانەیە کە هەموو پەلەکانی لەشتی تیا ئەجوڵێت باشە ئەو وەرزشانەی کە هەموو پەلەکانی لەشت تیایدا ئەجوڵێ وەکو کاریدۆ وەکو مەلەوانی باشە بەڕێزان ئەمانە چەند وەرزشێکن کە توانی ڕۆژی 15 خولەک بیکەی هەم ڕێژەی سترێسە کەمەکاتەوە هەم پەیوەندی نێوان دەمارەخانەکانت باشەکات یان با بڵێن پەیوەستی ئەکات یان وا ئەکات جێگیر ببن باشە بەڕێزان زۆر ئاگاتان لەو خاڵە بێ خاڵی تریشەیە بۆ نمونە ئەگەر بۆ ماوەی 90 خولەک بەسەر یەکەوە تۆ بتوانیت
با بڵین خەریکی فێربوونی شتێک بی یان خەریکی کردنی کارێک بی ئەمەش ئەبێ بە هۆکار بۆ ئەوەی مادەی BDNF دەربدرێت. بەڵێ بەڕێزم بۆ ماوەی 15 خولەک وەرزشێک بکە بەو مەرجەی خێرایی لێدانی دڵت بەرز ببێتەوە. خاڵی دووهەم بەڕێزان بە ڕۆژوو یەکێکە لەو کارانی کە تیایدا مێشک مادەی BDNF دەرئەدا، پرۆتینی BDNF دەرئەدات و هەروەها بەڕێزان فێربوونێک کە 90 خولەک بخایەنێ فێربوونێک کە 90 خولەک بخایەنێ بۆ تۆی بەڕێز لە ماوەی ئەو 90 خولەکەیە خەریکی هیچ شتێکی تر نەبی تەنها خەریکی یەک کاربی و بە بەردەوامی خەریکی ئەو کارەبی تو نەهێڵی مێشکە بەلایەکی کا بڕوە هەر کات ڕۆیش هەوڵ بی مێشکە بێنیتەوە ئەمە دووبارە هاوکارە بۆ ئەوەی کە تۆ مادەی BDNF لە مێشکت دەربدرێت و یارمەتیتەدا بۆ ئەوەی هەم سترێسەکەت کەم ببێتەوە هەمیش کۆرتیزۆل کەمتر ببێ. زۆرجار هۆرمۆنەکانی کۆرتیزۆلی سەر گوچیلەکان دەرئەجرێن، زۆر کێشە بۆ کەسەکە دروستەکە. بەڕێزان هەر کە سترێسی هەیە، دڵەڕاوکی هەیە، قەلەقی هەیە، تکایە هەروە ئیهمالی مەکە، چونکە ئەگەر زۆر لە خۆتا بەرز ببێتەوە زۆر ئیهمالیکەی زۆر گرنگی پێنەی بە بەردەوامی ئەو سترێسە بەرز بێ زەرێکی زۆر بە خانەکانی ناومێشت ئەگەیەنێت بەبێ ئەوەی کە تۆ بەخۆت بزانی چەندین خانە پەیوەندیەکانیان ئەپچڕێنێ. طبعاً ئەم پەیوەندی خانەیە کە ئەپچڕێت لە مەسلحەتی تۆی بەڕێزایە بۆ ئەوەیە کە تۆ سەلامەت بی، بۆ ئەوەیە کە تۆ زیاتر بەرەو خراپتر نەچی، بۆیە هێواش وە ئەکا پەیوەندی نێوان دەمارەخانەکانت بپچڕێ بۆیە ئەو کەسە ئەگەر ماوەیەکی زۆر با بڵین سترێسی هەبوو بێ، دڵڕاوکی هەبوو بێ، ئەبینی زۆربەی کاتشتی زۆر لە بیرەچێتەوە، زۆر ناڕەحەت ئەبێ یان زۆر جار هەستەکە جێگە بەخۆی ناگرێ، ناڕەحەتە، بۆیە زۆر ئاگاتان لەو خاڵە بێ. بەڕێزان کەم خەوی مێشک کاتێک تۆ خەوێکی پێویستت نەکردووە یان با بڵین لە کاتە گونجاوەکە نەخەوتوی یان بە بڕی پێویست نەخەوتوی، مێشک زانیاریەکان چی ئەکات؟ جێگیر ناکات. بە هیچ شێوەیە مێشک کاتێک تۆ بەپی پێویست نەخەوتوی یان با بڵین بەشیەوە نەخەوتوی کە مێشک زانیاریەکان جێگیر بکات کەواتە تۆ خەوێکی کەمە کردو و لەو کاتەیە لەبری ئەوەی کەوا هەستەکەی زیاتر خوێندووە بە حسابی خۆ بەڵکو بە پێچەوانەوە زەرر گەیاندووە بە خۆت، مێشکت زانیاریەکانی کە فێریشی بووی جێگیر نابێ و بۆ ڕۆژی دواتر مێشک زۆر هیلاکترە بێ. بۆ یەکەمی خەو یەکێکە لەو هۆکارانی کە ببێتە ڕێگر لەوەی کە ئیتر مێشک واز بێنێ لەوەی کە پەیوەندی نوێ دروستکە لە نێوان خانەکانە، بۆیە زۆر ئاگاداری ئەو خاڵە بە. بەڕێزان دووبارەکردنەوەی ڕۆتینێکی بێزارکەر کە هیچ تەحەدایەکی تیانە بێ، هیچ چێژ و خۆشیەک هەستکردن بەوەی کە هەوڵ بی کە بگەی بە شتێک یان ئامانجێکی دیاریکرا و ئەگەر نەیبێت کەواتە تۆ هەموو ڕۆژ یەک شت ئەەکەی و وا ناکەی پەیوەندی نوێ دروست بێ، بەڵکو هەر ئەو ڕێڕەوە ئەستورەکەی جا ئایا ئەو خوۆی کە فێری بووی خوێکی خراپە خوێکی باشە، ئەو شتەی کە هەموو ڕۆژی هەر بەیەکشەوە دووبارەیەکەیتەوە و ئەکات کە بە بەردەوامی مێشک بوەستێ لە پەیوەندی نوێ بۆ خانەکان. بەڵام ئەگەر تۆ هەمیشە هەوڵ بی بگەیتە ئاستێکی باشتر بگەیتە ئاستێکی زیاتر ئەمەش یارمەتی دەرە بۆ ئەوەی دەمارەخانەکان هەوڵ بن پەیوەندی زیاتر لەگەڵ یەکتردا دروستکەن. بەڵێ عزیزانم تکایە ئەو بەڕێز و خۆشەویستانەی کە ئەیانەوێت لەسەر سلایدەکە بنووسن هیوادارم هەوڵ بن نەینووسن، سپاسیانەکەی. باشە بەڕێزان، وتمان نەرمی مێشک یان نەرمی دەماری یان باڵێ نیرۆپلاسیسیتی چیەکات؟ پەیوەندی نوێ دروستەکە. پەیوەندی نوێ دروستەکە لە ڕێی چیەوە؟ توانای مێشکە بۆچی؟ بۆ دووشت. توانای مێشکە نەرمی دەماری چییە؟ توانای مێشکە بۆ دووشت. پەیوەندی نوێ دروستەکە لەسەر دوو ئەساس. یەکەمیان گۆڕانکاری. باشە؟ گۆڕانکاری یعنی خاڵێک بگەیتە ئاستێکی بەرزتر. دووهەمیان چییە؟ دووهەمیان خۆ گونجاندن. مێشک لە ڕێگەی ئەم دوو کردارەوە پەیوەندی نوێ دروستەکە و توانای نوێ بەرهەم دێنێت. باشە.
بەڕێزان باسمان کرد کە مێشک نیرۆپلاسیسیتی چییە؟ توانای مێشکە بۆ دووشت، بۆ دوو خاڵ، بۆ گۆڕانکاری و بۆ خۆگونجاندن. ئەگەر دیقەتی وێنەکە بدەن، گۆڕانکاری مەبەستمان لێی هەوڵدانە بۆ هەدەفێکی بەرزتر، هەوڵدانە بۆ ئاستێکی باشتر، هەوڵدانە بۆ فێربوونی لێهاتوویەکی نوێ، هەوڵدانە بۆ هەر شتێک کە تۆ لەم بارودۆخەی ئەچیتە ئاستێکی بەرزتر. جا ئایا تۆ خەریکی زمانێکی ئەتەوێ زیاتر فێربی؟ فێربوونی زمانێکێکە لەوانی کە بە بەردەوامی وە ئەکات خانەی دەماری نوێ دروست ببێ، پەیوەندی نوێ دروست ببێ. هەروەها خۆگونجاندن لەگەڵ بارودۆخەکاندا، واتە ڕێککەوتن و هەروەها بیرکردنەوە لەگەڵ بارودۆخەکە، لەگەڵ وەزعەکە ئەمەش یارمەتی دەرەکە مێشک وەکو شتێکی نوێ لێکی بداتەوە و خانەی نوێ دروست بکە، یان با بڵێن پەیوەندی نوێ دروستکە لە نێوان خانەکانە. بەڕێزان ئەمە دوو خانەی دەماریە. ئەگەر سەیری سەر شاشەکە بکەن، تکایە ئەگەر خەریکی هەر شتێکی لە ئێستا ئیهمالی کە بۆ ئەوەی ئەم زانیاریە بەپی پێویست وەرگری، چونکە ناسینی مێشکی خۆت یارمەتی دەرە لەوەی کە تۆ ببیتە مرۆڤێکی نوێ وە بزانی بۆچی فلان کێشەت هەیە، بۆ ئەو کێشەیە دوا هەیە، دوایی بڕۆبین و سە هەتاوەکو بتوانانی دوایی چارەسەریکی. ئەمە دوو خانەیە یان با بڵێن دوو دەمارە خانەیە، ئەمە پەیوەندی نێوانیانە. ئێمە باسی شتێکمان کرد، وتمان کاتێک تۆ هەمیشە شتێک زۆر زۆر دووبارە ئەەکەیتەوە، ئەم دەمارەخانەیە ئەم پەیوەندیە، ئەم دەمارەخانەیە و پەیوەندی کە دروست کراوە ئەم دەمارەخانەیە ئەستورترە بێ. هەتاوەکو ئەم دەمارەخانەیە ئەستورتر بێ، کەمتر تۆ شتەکەت لە بیرەچێتەوە و لەسەری ڕادی و ئەبێ بە بەشێک لە ئیشی مێشک و مێشک وا ئەکات ئەمە وزەی زۆر بۆ سەرف نەکرێ. یعنی ئەگەر تۆ ماوەیەکی زۆر زۆر خەریکی لەبەرکردن بی، واد لێ دێ بە کاتێکی زۆر کەم ئەتوانی ڕێژەیەکی زۆر زۆر لەبەرکەی، باشە بۆ مەرجەی بەڕاهێنان کرد بێت زۆر زۆر لەبەرکی بەبێ ئەوەی وزەیەکی زۆرت بڕوە یان کاتێکی زۆر زۆرت بڕوە. ئێمە کەسانێکمان هەن لە کەمترین کاتێکی زۆر کەم ئەتوانن سوورەتێک بخوێنەوە و لەبەریشی بکەن، تەنانەت لە ماوەی 20 خولەکدا هەبووە سوورەتی کەهفی لەبەر کردووە. الحەمدولیلا ئەگەر بهێنیتە سەر باری واقعی ئینسانێک ئێستا ئەگەر بیری لێ بکاتەوە ئەم بەڕێزە یەکسەرڵێ من سوورەتی کەهف خۆی بە 20 دقە ناخوێندرێتەوە، سەعاتێکی پێ ئەچێ، چۆن ئەتوانێت بە 20 دقە لەبەریکە؟ بڵێ ئەتوانێت بە 20 دقە لەبەریکە. بۆچی؟ لەبەرەوەی ئەم بەڕێزە خێرایی خوێندنەوەی زۆر زۆر بەرەو پێشەوە چووە. کاتێک خێرایی خوێندنەوەی کەسێک زۆر بەرەو پێشەوە ئەچێت، تۆ لە دقەیەکە لەواتە یەک دێڕ بۆ بخوێندرێتەوە، ئەو دە دێڕی بۆ ئەخوێندرێتەوە. کاتێک تۆ خەریکی دێڕی دووەمی ئەو دەدێڕی ئەو خوێندیۆتەوە ئەو ئەتوانێت دەجار بیخوێنێتەوە. بۆیە بۆ ئەو ئاسانترە ئەگەر لە ماوەیەکی کەمتر لەبەری بکە و ئەگەر پێشت بڵێ لە 10 دقەشا لەبەرم کردووە، من باوەڕی پێیەکەم لەبەرەوەی گەیشتۆتە خاڵێک کە خێراترە توانێت بخوێنێتەوە و مێشکی چیتر وزەیەکی زۆری ناوێ بۆ ئەم سەرف کرد بۆ ئەم جۆرە کارە. هەتاوەکو تۆ شتێک زۆر زۆر دووبارە بکەیتەوە مێشکت وزەیەکی زۆرتری ناوێ بۆ ئەو کارە. بۆیە مێشکیش حەزی لەو شتانە نییە کە وزەیەکی زۆر زۆری پێویستە بەڵکو بێت تۆ ڕای بهێنی هەتاوەکو وای لێدێ لەسەری ڕادێ و کاتێک پەیوەندی نێوان دەمارەخانەکان لەو لێ هاتوویە ئەستور بوو ترمێشک وزەیەکی زۆر سەرف ناکە، بۆیە وەکو کارێکی زۆر ئاسان وەری ئەگرێ. کاتێک وەکو کارێکی ئاسانی ژوەری ئەگرێ هیچ تۆ پێوە هیلاک ناکات و تۆ زۆر بە مرتاحی ئەو زانیاریە یان ئەو لێ هاتوویە بەکارهێنی. هەروەکو چۆن ئێستا هەمووتان دایکانی خۆتان ئەبینن بە شێوەیەکی زۆر ئاسان تاوەکە هێنێ هێلکەکەی تێکا و سووریە کاتەوە. لەواچ ئەگەر کچێکی تازە پێگەیشتوتان هەبێ لە ماڵەوە هەتا تاوەکایە نێو هێلکەکەی تێکە نیسەعاتێکی بوێ تاوەکە لەکوێ و خوێەکە لەکوێ و هێلکەکە لەکوێ و کام ڕۆن بەکاربێنم. مەم شێوەیە بەشیکی زۆر کاتی خۆی ئەباتە سەر. ئەنجا هێشتا بێخوێ دەرەچێت تۆزێ ڕوێنی زۆرە، تۆزێ ڕۆنی کەمە، بەڵام کە دایکەکە ئیکا لە بەروی ماوەیەکی زۆر ئەنجامی داوە. ئێستا هیچ پێویستی بە وزەیەکی زۆر نییە و خۆتان هەر یەکەتان ئەگەر مراقبەیەکی خۆتان کەن هیچ کات بۆ شۆردنی دەستان لە بەروی لی ڕاهاتون کارێکی قورس نییە و مێشکتان بە شتێکی قورسی نازانێت. کاک ئەمیر حەسەن زۆر سپاس دەکەین ئەگەر هەوڵ بەی لەسەر شاشەکە نەنووسی برایگیان. باش مێشکۆن کارەکات. بەڕێزان یاسایەک هەیە بە ناوی یاسای هێب. یاسای هێب ئەڵێ چی؟ ئەڵێ ئەو دەمارانەی پێکەوە چالاک ئەبن پێکەوە ئەبەسترێنەوە. ئەم قسەیە یعنی چی بەڕێزان؟ ئەم دەمارانەی پێکەوە چالاک ئەبن پێکەوە ئەبەسترێنەوە. یعنی چی؟
یعنی کاتێک من ئەخوێنم بەڵام قەلەقم، یعنی چی؟ یعنی قەلەقی ئەبەسترێتەوە وەکو شتێک چی لە هەمان کاتە ئەبەسترێتەوە بە هەمان خانەوە، هەمان خانی ئەو فێربوونەوە. بۆی هەر کاتێکەچمەوە سەرم فێربوونە، بۆیە زۆربەی ئەوانی پۆلی دوانزەن بەشدار بۆ بەڕێزەکان سیرەکەی قەلەقیەکی زۆر مامۆستا هەر ئەچمە سەر کتێبەکە سترێس بم، قەلق بم، حەز ببینم بۆ لەبەری هەر کاتێک خۆی هێور نەکردوێتەوە، هەمیشە قەلق بووە، هەمیشە بە ناڕەحەتی چۆتە سەر کتێبەکە. بۆیە ئێستا مێشکی بەپێی یاسای هێب چیەکە؟ هەر کاتێک کە کتێبەکە ئەبینێ ڕاستەوخۆ لە ناو مێشکی دەمارەخانە بەستراوەتەوە بەچی؟ بە سترێس و بە قەلەقیەوە. واتە ئێستا ئەو دوشتە بەیەکەوە ڕەبتن، کاتێک سەیری کتێبەکەکە ئەو قەلەقا بێت. بۆیە پێویستە هەوڵداد ئەم شتە لەم شتەیە یارمەتی خۆی بە. ئێستا دوای ئەوەش تەکنیکێکتان پێ ئەڵێم چۆن ئەو حاڵەتە لە خۆتان چارەسەر بکەن، و تەکنیکەکە زۆر زۆر ئاسانە. بە کوردیەکەی پرۆسەکە چۆنە؟ کاتێک تۆ شتێکی نوێ فێرەبی، ڕێگایەکی کارەبایی نوێ لە نێوان خانەکان دروست دەبێت. بە دووبارەکردنەوەی ئەم ڕێگایە ئەم دەمارەخانەیە ئەبێ بە شاڕێگا وە کارەکە ئاسانتر بێ، وزەی سەرف ناکەی. پێم گرنگم لێ بەڕێزان ئاگدارین کە دەنگنەما بێخەم بن ئینشاءڵڵە تا دەکات و مامۆستا دەرچوو دەگەڵێتەوە ئینشاءڵڵە. زۆر سوپاس بۆ هاوکاریتان. بەڕێزان ببورن وا دیارە خەتەکەمان کێشەیەکی تێکەوت کە وای کرد کە دەنگەکە بپچڕێ. داوای لێبوردنتان لەکەین ئازیزانمە. بەڕێزان وتم هەمووتان ئیحساسی ئەوە بکەن، ئەگەر هەمووتان لەسەر و خاڵە بووین، هەمووتان ئیحساسی ئەوە بکەن شتێکی ناخۆش بیری خۆتان بێننەوە. ئاماژەمان بەوەدات بەڕێزان، ئاماژەمان بەوەدا زۆر ئاگداری ئەم خاڵە بە، چونکە ئەمە پێناسەیە بۆ مێشکێت. ئەگەر تۆ ئەم خاڵە بزانی چیتر هێندە مەراق ناخۆی، چیتر هێندە سترێسەکانت گەورە نابن، چیتر هێندە دڵڕاوکیەکانت زۆر نابن، بیر لەم خاڵە بکەرەوە. پێمان وتی هەوڵ بە شتێکی ناخۆش کە پێی ناڕەحەت بووی، پێی بێزار بووی پێشووتر، بیری خۆتی بێنەرەوە. ئێستا باشە، ئێستا کە بیری خۆتت هێنایەوە، ئەگەر سەرنجی خۆت بدەی یان با بڵین بیرکردنەوە یان هەستەکان لە ئیحساسێکی ناخۆش یان ڕووداوێکی ناخۆش لە لای بەشی ڕاستی مێشکی تۆیە، وە کاتێک لە لای بەشی لای ڕاستی مێشکی تۆیە، بەشی ئەمیگدالە ترس دا ئەگیرسێ. لەبەروی ئەم بەشەدا ئەگیرسێ، ناهێڵێ بە هیچ شێوەیەک بەشی لۆژیکی تۆ تەداخل بکە، بۆ ئەوەی بەشی لۆژیکی تۆ تەداخل بکەوە ئەم سترێسە ئەم قەلەقیە لە تۆ ناڕەحەت نەبێیان ئەم قسەی کە پێت وتراوە ناخۆشیەکی زۆر زۆری لەسەر نەچێشیان نەبێتە هۆکاری ئەوەی کە بەڵێ بەڕێزان کامێراکەم کراوەیە. ئایا کێشەیەکی تایە؟ ئایا کێشەیەک لە کامێراکە هەیە بەڕێزان؟ ئەگەر بۆمان بنووسن ئەگەر کێشەیەکی تایە. بەڵێ دەستان خۆش بێ، زۆر سپاس.
تەواو زۆر سپاستانەکەم هەوڵ بن گوێ لەم قسەیە بگرن چونکە هەمووتان بەسەرتان دێ بەڕێزان دەستان خۆش بێ زۆر مەمنون بۆ ئەوانەی کە هەست بە بەرپرسیارەتیەکەن هەمیشە وەڵامەیەنەوە و ئاگایان لەوانەکەیەوە تا کۆتایی بەردەوامە بن بەڕێزان با بچینەوە سەر خاڵە گرنگەکە وتم کاتێک تۆ سترێسێک قەلەقیەکت هەیە و ئەم سترێس و قەلەقیان ناڕەحەتیەکت بۆ بە ئیحساسێک یان کەسێک قسەیەکی ناخۆشی پێوتوی بەشی ئیحساسی تۆ داگیرساوە بەشی لای ڕاستی مێشکی تۆ هەمیشە لەسەر کارەوە هەر کاتێک تۆ بیر لەم قسەی ئەەکەیتەوە بەڕاستی دووبارە ناڕەحەت دەبیتەوە دووبارە ناخۆشە بۆ تۆ دووبارە هەز بە ئازار و ناڕەحەتیەکەی کەواتە چی بکەی باشە یەکێک لە تەکنیکە زۆر بەهێزەکان پێی ئەوترێت تەکنیکی چاو باشە دوو تەکنیکمان هەیە بۆ ئەوە پێتانەڵم ئێستا کاتێک تۆ بە بەردەوامی چاو لێک شوێنە بەم شێوەیە وەستاوی ئەحساسی شتێک بەشی ڕاستی مێشکت کەواتە بەس بەشی هەستی تۆ بەشی ئیحساس و ترس و قەلەقی تۆ داگیرساوە ناڕەحەتی زیاتر هەست بە بێزاریەکەی وەشتەکە جار لە دوای جار 6 هێندە کاریگەری زیاترە باشە کەواتە من تەکنیکی چاو بەکارێنم بۆچی بۆ ئەوەی بەشی لۆژیکی مێشکی منیش بکەوێتە کار یەکێک لە بەهێزترین تەکنیکەکان کاتێک کەسێک قسەیەکی ناخۆشی پێوتوی یان هەر لەو شوێنەی کە هەستەکەی کە زۆر ناخۆشە بەڵام ئەتەوێت جواب بیتەوە بەڵام جوابێکە پێنیە یان جوابێکی شت پێە بەڵام کەسەکە لە تۆ گەورەترا بۆ ئەوی ئەم ئیحساسە داخلی تۆ نەبێ و هەستێکی زۆر ناخۆش نەچێژی یان ئەگەر بیرت ئێستا لە لای هەستێکە و بیرە کەوتۆتەوە ئەم تەکنیکی چاوە بەکاربێنن سیرکەن بەڕێزان چاوت بەلای ڕاستە بەلای چەپدا بجوڵێنە بەم شێوەیە بەلای ڕاست بەلای چەپ بەلای ڕاست بەلای چەپ چەند جارێک ئەمە بکە کاتێک چەندجارێک ئەمە ئەەکەی و مێشکێت کە بەلای بۆ لای ڕاستی خۆت چاود ئەجوڵێنی کاتێک بۆ لاکەی تری خۆت چاود ئەجوڵێنی بۆ لای ڕاست و چەپ بەم شێوەیە بەشی لۆژیکی مێشکیشت ئەکەوێتە کار ئەمە یەکێکە لە خاڵە بەهێزەکان و بەهێزترین تەکنیکە کاتێک کەسێ قسێکی ناخۆش و ناڕەحەتە پێڵێ تۆ توانی چاوەکانە بسوڕێنی دووەمین خاڵ چییە ئەگەر تۆ نتوانی ئەم خاڵیان جێبەجێ بکەی بەڕێزان ئەتوانی دەستت بە شێوەی ڕاست و چەپ بەم شێوەیە دابنەی جاجار ئاوا بکێشی بە خۆتا بە هێواشی بەم شێوەیە دیسانەوە جارێکی تر بەشی لۆژیکی تۆ ئەکەوێتە کار خەریکی ئەتەوێت سعی بکەی لە خۆتەوە حەدەسێکی ناخۆشە بیراتۆتەوە ئەمە بکە بەم شێوەیە چەند جارێک بیکە ڕاستە بەشی لۆژیکی تۆ ئەکەوێتە کار وەکە بەشی لۆژیکی کەوتە کار ئەو هەستە هێزێکی وای نامێنێ بۆچی لەبەروی کاتێک لۆژیک تەداخولەکە تۆ ئەو ئیحساسە ناخۆشە کەمە بێتەوە بەپی لۆژیک ئەڵەی جا ئەو کەسە پەیوەندی بەخۆیەوە هەیە بە بیرکرد ئەو بیرکردنەوەی ئەوە خۆکردنەوەی من نییە ئایا من ئەو شتم تیا یامتیام نییە بەڵام کاتێک کەر لە ناو مێشکە دەهێنیت و ئەیبەیەکی گتری گرین کە ئەتوانن ئەویش بەکاربێنن کاتێک تۆ شتێک لە ناو مێشکتە یان ناڕەحەتی کردووی تۆ ئەتوانی کاغەزێک بێنی و لەسەر کاغەزەکە بنووسی ئەو ئیحساسی هەتە بینوسی جارێکی تر ئەمە یەکێکە لە بەهێزترین خاڵەکان ئەتوانم بڵێم لە زۆربیان بەهێزترا کاتێک تو ئەو ئیحساسی ناو دڵی خۆت ئەنووسی دووبارە لۆژیکی تۆ ئەکەوێتە کار و کاتێک لۆژیکی تۆ ئەکەوێتە کار مێشکرد لەو سترێس و ناڕەحەتی و دڵڕاوکێ یەتە دەرەوە بەڵکو چیەکە بەڵکو خەریکە بێت تێ ئەگا ئەم شتە بە لۆژیکیان ئایا من بەڕاستیوە یەکێک پێی وتوی ناشرینی ئایا تۆ بەڕاستی ناشرینی ئایا تۆ بەڕاستی تەمبەڵی ئایا تۆ بەڕاستی نەزانی کاتێک لۆژیکی تۆ ئەکەوێتە کار تۆ بۆ خۆت بیرت دێتەوە کە چەندین دەستکەوتت هەیە کە تۆ نەزانی بەڵکو زۆریش پێشکەوتوی هەر ئەوەی کە تۆ تا ئێستا هاتووی کەواتە تۆ کەسێکی سەرکەوتوی هەر ئەوەی کە تا ئێستا هاتووی کەشێک لە ژیانی خۆت سەرکەوتووە من دایکی وا هەیە ئەیبینم خاوەنی 5 مناڵە 4 مناڵە بەڵام ئەڵێ من سەرکەوتونیم بەڵێ تۆ یەکێکی لە سەرکەوتوترین کەسەکان تۆ 4-5 مناڵە بەخێو کردو تۆ پۆلی 12 تا پۆلی 12 هاتووی سەرکەوتووی ئەگەر سەرکەوتو نەبی ناتوانی تا پۆلی 12 بی ئەگەر بە 50 بڕیوتە بە کەمی مەزانە مادەم بتوانی 50 داخڵکی توانی 50 تریش داخڵکی لەو شتە دڵنیا بە خۆ بەکەم مەزانە و ئەحساسی کەمبوون مەکێشە بەخۆتەوە تەنها جزئی عامەم لەبەرە مامۆستا من سەرکەوتونی فاشە لەمێ نەخێر تۆ زۆر سەرکەوتی مادەم توانیتە جزئی عامە لەبەرکی ئەتوانی جزئی تەبارەکیش لەبەرکی وهاکەزا هەمووتان ئەتوانن لەو ڕێگەیەوە لە ڕێگەی زانی ناسینی تواناکانی مێشکتانەوە
زیاتر بچنە پێشەوە و زیاتر فێر ببن و زانست زۆر فراوانە و پێویستمان بە هەمووتانە گەشە بە خۆتان بدەن وە بچنە پێشەوە. بەڕێزان باسمان کرد کە یاساکە ناوی یاسایی هێبوو و باسمان کرد چۆن کاریگەری لەسەر سترێس و قەلەقی خۆت دابنی و زۆر گرنگی بەوە بدە کە مێشکت زیاتر بناسی، بزانە لە چ کاتێکا باشتر فێرەبی، چه ئیحساسێک وات لەیەکا زیاتر وەربگری. بەڕێزان ئەمە خاڵێکی گرنگ بوو. خاڵێکی تری گرنگ کە هەر لەسەر ناسینی مێشکی تۆیە کە زۆر پێویستە تۆ فێری ببی، ئەویش ئەوەیە کە مێشک ئامادەکاری ئەکات. واتە چۆن؟ با نمونەیەکی زۆر سەرنجڕاکێش و وردبێنینەوە. بەڕێزان مێشک ئامادەکاریەکە بەپێی ئەو ئیحساسەی کە تۆ هەتا. کاتێک تۆ لە ماڵەوە ئەڕۆیتە دەرەوە ئەڵەی بەخوا ئەمڕۆ زۆر ناخۆشە، یەکسەر چییە بێ؟ یەکسەر هەڵچوون لە تۆ دروستە بێ، ترس لە تۆ دروستە بێ، ناڕەحەتی، قەلەقی، هەر قسە و وشەیەک ئەکرێ بە شێوازێکی زۆر پەستر لێکی ئەیتەوە. بەڵام کاتێک تۆ ئەڵەی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە، هەڵستی ئەحساسێکی خۆشتر ئەی بەخۆت بە ناوی خوای گەورە دەست پێەکەی، پشتت بەخوای گەورە بەستووە، بە تەواوەتی مطمئینی خۆتت بە سەلامەت جاوەتە دەست خوای گەورە. بەم شێوەیە دڵ زۆر ئارامترە، فەرقێکی زۆر جیاوازترت هەیە. کاتێک مرۆڤێک نەخۆشیەکی هەیە، ئازارێکی هەیە، زۆربەی هەرە زۆری کاتەکان مێشکی دووبارە ئامادەکاریە کاتەوە بۆ ئەوەی هەمان چەشنە ئازاری پێ بچێشێتەوە. بەڕێزان ئەمە لە خواردنا وایە، لە خەوتنا وایە. کاتێک گەڵەی بەخوا بشتم خەوم لێ ناکەوێت، بەخوا من نوێژەکەم پێ ناکرێ، مێشکت ئامادەکاریەکە بۆ ئەو ئیشە. باشە بەڕێزان ئەوە یەکێکە لە دیسان لە سیفەتە زۆر گرنگەکانی مێشک. زۆر ئاگاتانەوە بێ کاتێک تۆ قسەیەک بە خۆت ئەڵەی مێشکت واقع و خەیاڵ لە یەکتر جیا ناکاتەوە. بەڵام ئەم قسەیە مانای ئەوە نییە تۆ بەردەوامدانیشی خەریکی خەیاڵکردن بیت و بڵێ ئیتر من بە خەیاڵ پێشەکەم. بەڕێزان تۆ بە خەیاڵکردن پێش ناکەوی، بەڵام مێشک واقع و خەیاڵێک جیا ناکاتەوە. تو ئەبێ ئەمەشت لەلا ڕاست بێت و تێ بگەی و مێشک ئامادەکاریەکە بۆ شتەکە. کاتێک تۆ خەیاڵەکە ئەەکەی، کاتێک تۆ هەمیشە خەیاڵەکی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خراپە یان فڵان کەس احتیمالە قسەیەکم پێ بڵێ، هەر وەکو نمونەیەک بهێنەرەوە بەرچاوی خۆت. کاتێک لە ماڵەوە بابەتێک حاڵەتێک ڕوویاوە، دایکتانەڵێ بەخوای سە باوکتان بێتەوە با بڵین سەرمانە بڕێ، باشە، یان با بڵین لێمان تووڕابێ ئەبێ بەهرا. هێشتا باوکت لە دەرگای ژوورەوەی هیچ قسەیەکی نەکردووە فەقیرە کەێتە ژوورەوە هەوڵیان یەکسەر قسەیەکی پێ بڵێن یان خۆتانی لێ فشارنەوە یان بە جۆرێک لە جۆرەکان مامەڵەیەکەکەن کابرا هیچ نەویستە تووڕە بێ، بەڵام تووڕابێ. بۆچی؟ لەبەرەوەی لا شعورەن کاتێک تۆ ئیحساسی واکە ئێستا باوکە بێتەوە لەسەر فڵان شت تووڕە ئەبێ، کردار و کردەوەیەک ئەەکەی، واتە ئەمێشکت ئامادەکاریەکە کە چ شتێک بکەیت تا ئەو شتە بێتە دی. باشە بەڕێزان ئەمە سەبارەت بەو بابەتە. ئەمە وەکو نمونەیەک بوو بەڕێزان. بەڵام وەکوتم ئێمە ئەڵین مێشک واقع و خەیاڵێک جا ناکاتەوە. بەو معنایی ئەگەر دیقەتی چواردەورتان بن بەڕێزان توێژینەوەیەک کراوە زۆربەی ئەو نەخۆشیانەی کە تووشی نەخۆشی ژێرپەنجە بوون، ئەو کەسانن کە هەستێکی زۆر لە خۆیانە ئەهێڵنەوە ئەو هەستە دەرنابڕن. بۆیە ئەم هەستە لە ناو مێشکی هەمیشە دووبارە ئەبێتەوە. باشە کاتێک دووبارە ئەبێتەوە، مێشکی ئەو کەسە وردە ئەو هەستە وەکو نەخۆشیەک لێک ئەیاتەوە. بۆیە لە شوێنێکی جەستەی ئەو کەسەیە ئەبێ بە گرەیەک وەگرێکە، یعنی DNA لە سنووری خۆی دەرەچێ بە شێوەیەکی تر کارەکات و خانەی جیاواز دروستە بێت کە زیانی هەیە بۆ لەشی کەسەکە بەداخەوە. بۆیە تکایە بەڕێزان وا مەزانە ئەو هەستەی ئەیکەی هەمیشە ئەگەر نایوەستێنی، ئەگەر ئیهمالێک کردووە، ئەگەر ئاوا بەجێت هێشتووە وازە لێ هێناوا بزانی ئەمە شتێکی زۆر ئاساییە، تۆ ئازای خۆت گرتووە. خۆمەگرم کۆنتترۆلی خۆمەکەم زۆر جیاوازە لەوەی کە من چیاڵێم و چی ناڵم. باشە لەوەی کە هەستی خۆم لە لای خوای گەورە دەرەبڕم لە سەر وەرەقەیەک دەری ئەبرم زۆر جیاوازە لەوەی بچم بە خەڵکا بڵاوی کەمەوە. ئەمە بەو معنایە نیە بەڕێزان، زۆر ئاگاداری ئەو خاڵە من. ئێمە ئەڵەی مێشک واقع و خەیاڵێک جا ناکاتەوە، بەڵام یەکتان غەڵەتی ئەگەن ئەچن هەموو دقەیە هەموو ژیانی خۆکی بەخیاڵ نەخێر، نابێ هەموو ژیانی خۆبکەی بەخیاڵ. ئێمە ئەڵەین واقع و خەیاڵێک جا ناکاتەوە، واتە بەو مانای ئەو خەیاڵانەی ئیکەی لەسەر ژیانت کاریگەری هەیە. بۆ لەبەرەوە یەکێک لە سیفەتە هەرە گرنگەکانی مێشک ئامادەکاریەکە. ئی باشە مامۆستا ئایا من ئەتوانم ئەمە لە مەسلحەتی خۆم بەکاربێنم؟ بەڵێ ئەتوانم ئەمە لە مەسلحەتی خۆم بەکاربێنم. چۆن؟ با نمونەیەک بێنینەوە. من ئێستا
هەستەکەم ئەو ئیشە زۆر بەلامەوە قورسیان ئەو کتێبی لاپەڕەیە بەلامەوە قورسە یەم چی یەکەم دووسێ جار سەیری کتێب لە خەیاڵی خۆما کتێبەکە ئەخوێنمەوە هەمووتان ئەمە تاقیکەنەوە بەیانی ئینشاءڵڵا دووسێ جار کتێبەکە خوێنمەوە سەیرەکەم زانیاریەکەم لەبەرە چوومەتە ئیمتیحان نەتیجەیەکی زۆر باشم هێناوە بەم نەتیجەیە دڵخۆشە بم دووسێ جار ئەمە تاقیەکەمەوە کاتێک ئەچمە سەر کتێبەکە ئازیزان ڕاستەوخۆ مێشکرد لە بەروی ئامادەکاری بۆ کردووە ئاسانتر هەوڵەیە فێر ببێ بەڵام نەکتۆ تا بەیانی دانیشیار خەریکی ئەم خەیاڵەبی بەڵکو نەخێر ئەمە یارمەتی تەدا کە شتەکە کەمێک خۆشتر وەرگری لەبەرچی لەبەروی دەستکەوتەکە ئەبینی چونکەوە کەوتم مێشک حەزی لێ نییە خەریکی کارێک بێ کە بەلایەوە سەرنجڕاکێژ نییە کە بەلایەوە گرنگ نییە بەڕێزان زۆر زۆر ئاگاداری و خاڵە بن بۆیە کاتێک تۆ خەیاڵێکی باشی بۆ ئەەکەی مێشکت هەوڵەیات کە ئەو شتە بە گرنگتر وەرگێ چونکە نەتیجەکەی بینێت کاتێک تۆ خەیاڵی نەتیجەکەی بۆ ئەەکەی بەڵام بێگومان ئەبێتەوە ئەو نەتیجەیە کاری پێ بکەی نەک هەر ئاوە بەس خەریکی خەیاڵکردن بی بەڕێزان شارەزایی لە حەوانەوە لە ئیسراحەت زۆر زۆر گرنگە فێر بە بزانە لەمە دوا بەچی ئیسراحەتەکی تکار لە یەکەم یعنی بزانە چۆن ئیسراحەتەکی چۆن ئەحەویتەوە چۆن بخەوی مرتاحی زۆربەی هەرە زۆرتان احتیمالە خەوی لێ نەکەی لە برەوەی جێگاکەی بەنەوەیەکە ئامادە نیە بچێ بیشوات بەس خۆشی نازانێ بە گۆرەویەوە ئەخەوێ بە زۆرێک لە کاتەکان بە گۆرەوەکی پاگ نییە ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر چاوت لەسەر مێشکت یان یەیتەوە لە دەرەوە لەسەر ئیشی قاچە ناشۆیت باشە ئەمانە هەمووی پێویستیە شارەزایی پێویستی بوونە لە حەوانەوە واتە ئەو پێویستیانی کە پێویستە بۆ حەوانەوە کاتێک تۆ ئەخەوی ددانەکانی خۆ نەشۆردووە کاتێک ددانەکانە نەشۆردووە شەو ئینتیها بکە تۆ ئاگاد لێ نییە لە ناو مێشکت بە بەردەوامی بۆ ئەو ئینتیهابە چییە نێردرێ هێزی بەرگریە نێردرێ خڕۆکە سپیەکان یاڵا بکەونە ئیش چییە ددانی ئەم نەخۆشە بە پیسی ماوەتەوە ئینتیها بکەوە ئەم مێشک هەمیشە خەریکی ئەو ئینتیابەی دانی توێت چکە لەو تۆ ئامادەنی دانە بشوی لەبەرەوەی تۆ ئامادەنی دانە بشۆی مێشکت ماوەیەکی باش خەریکی ددانتە بەڕێزان زۆر شتی تر یەکێک لەوانە ڕیخۆڵەکانتە تۆ باشە زانی بە کۆمەڵی خواردن ڕیخۆڵەکانت بۆ نمونە تووشی قەبزیە بیت تەواو قەبزی یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکان بۆ ئەوی مێشک بەباشی ئیش نەکە ئاگاداری ئەو خاڵە بە مەعیدا یان با بڵێن گەدەی ئینسان بە مێشکی دووەم ناو ئەبرێ ئازیزەکەم ئەگەر تو ئامادە نەبی شارەزابی لەوەی کە جەستەی تۆ چۆن ئەحەوێتەوە چۆن مرتاحی چۆن ئیسراحەتەکەی چۆن کاتەکانی خۆت بە شێوەی کە مێشکت ئارام بێ بەسەر بەری کەواتە تۆی زەرەریاوە چەند شتت کردووە لەوانە چەند جار قەبز بووی خوێندکاری گوێت لێ نەداوە چەند جار تووشی سکچوون بووی گوێت پێ نەیاوە چەند جار تووشی دڵڕاوتی و سترێسێکی زۆربی بەڵام زۆر ئیهمالێ کردووە جێگاکە و بۆنی زۆر ناخۆشەوە بەڵام خەوتوی تۆ نازانی مێشک هەمیشە شەو دژی ئەمە ئەوەستێتەوە بەیانی کە هەڵەسی تووشی سەرێشە بووی بەیانی هەڵساوی تووشی سەرێشە بووی تکایە کە ئەخەوی ددانەکانە بشۆ بزانە چ شتێک قەبزت ئەکا مەیخۆ چ شتێکە بێتە هۆی ئازاری مەعیدەتکایە مەیخۆ ئەگەر ئەشی خۆی بزانە هەوڵ بە تەندروستتر بیان با بڕۆ بزانە بچۆ بۆ لای دکتۆرێک علاجی خۆ بکە هەندێک شت هەیە ئەبێتە هۆی ئەوەی کە قۆڵۆنەکەت بوروژێ زیاتر خراپتر بیت کایە مەیکە تۆ ئێستا خەریکی ئیمتیحاناتی خەریکی ئەوەی کە قورئان لەبەرەکەی دوایی هەستەکەی هەڵەستی ئەڵەی من نازانم 2-3 ساعتە خەریکی لاپەڕێکم پێم لەبەر ناکرێ تۆ ڕاستەکەی 100% قسەکەت سەواوە بەڵام تۆ ئاگاد لێ نییە جەستەی خۆتت بە پێی پێویست نەحەواندێتەوە ددانەکانت بە پیسی چوویتە دەسەر جێگا و خەوتووە مێشک بە بەردەوامی شەو خەریکی ئەمانە بووە ئێستا هیچ وزەی پێ نییە تاوەکو ئەو لەبەرکردنە بۆ تۆ بکە ئەو زانیاریە بگەێنێتە یادگەی ماوە کوردیان بە بەردەوامی تۆ لە سترێسایی بەردەوامی تۆ لە قەلەقیای بەردەوامی تۆ لە حاڵەتێکی دڵەڕاوچیە گوێت پێ نەیاوە بەڕێزان هەر کەسێک لە ئێوە دڵەڕاوچی هەیە قەلەقی هەیە ناڕەحەتی هەیە وەرزشە 15 خولەیەکی یەکە بکە بادی خێرایی لێدانی دڵت بەرز ببێتەوە و تەمرینی هەناسەدان بکە بە 4 هەڵی بمژە بە 7 لە ناو سکت بی هێڵەرەوە بە 8 بیەرەوە باشە
ڕۆژی 30 دانە 40 دانە لەو هەناسەدانە بکە من گرنتی دەکەم ئەگەر نەبووە حاڵەتێکی نەخۆشی خراپ تەنها ئەوەیە سترێسەکەت بەردەوامە زۆرە من دڵنیاتانەکەم وە گرنتیەکەم لەگەڵ هەمووتان باش ببن بەو مەرجەی ئەو شتانی تری لاشە و تەندروستیتان جێبەجێ بکەن بەڕێزان هەر هیچ نەبێ ڕۆژانە بەدەم سعیکردنەوە ئەگەر تەلەبەی ڕۆژانە چارەکێک بە پێ بڕۆ با کتێبەکەش بەدەستەوە بێ شتێکی زۆر زۆر ئاساییە و خاڵێکی زۆر زۆر گرنگ خاڵێکی زۆر زۆر گرنگ لە کاتی فێربوونە لە کاتی زانستا تکایە بەم شێوەیە بەرەو پێشەوە مەچۆ چونکە هەمووتان بیرتانە پێم وتن یاسای هێبمان هەیە هەر شێوازە دانیشتنێکت کردبێ وەلەو کاتی ئەو دانیشتنەی تۆیە کە کردوتە بۆ نمونە ئێمە زۆر بەمان وا ڕاهاتوین لە کاتی ناڕەحەتیە سەرمان بەرەو پێشەوە شۆڕەکەینەوە فیسۆلۆژی ئینسان وایە بۆیە کاتێک تۆ سەعیەکەی سەر شۆڕەکەیتەوە ئەڵێ ئای بەخوا من خۆ یەک لاپەڕم خوێندەوە بۆچی هێندە بێزار بووم لە سەعیکردنەکە بۆچی وا خێرا تااقەتم نامێنێ بۆتی دووسێ دێڕەخێنمەوەی تر حەزی سەعیم نامێن لەبەرەوەی مێشکت بەرەو پێشدانیشتنی بەستۆتەوە بەوەی کە لە کاتی ناڕەحەتیا چونکە جستەی ئینسان کۆد وەرەگرێت چۆن مێشکی ئینسان کۆد وەرەگرێت جستەی ئینسانیش کۆد وەرەگرێت مێشکی ئینسان بە نمونە چەند جار شتێکت بیر کەوتۆتەوە ڕووداوێکی ناخۆش بووە بەڵام هێندەی ئەوەی کە ڕووداوەکە ڕوویداوە دڵت بە بیرکەوتنەوەی ئەو ڕووداوە ناخۆشە زۆر جار هەمومان وامان لێ هاتووە شتێکمان بیرکەوتۆتەوە هی کۆنە ئەمە کۆدێک وایە بۆ مێشکت کۆدەکە ئەهێنێتەوە بیری خۆی تۆ بە ئەندازەی ئەو شتە دووبارە و جارێکی تر ناڕەحە دەبی بۆی ئەم شتە کەمتر ڕوو بدا یان ڕوو نەدات تکایە هەوڵ بە ئیحساسەکانی خۆت بنووسە تکایە هەوڵ بە هەناسەدانی پێویست بکات تکایە ئەگەر لە ڕێخۆڵەکانە بێ و وەکوتم هەوڵ بە لە کاتی خوێندنا بەم شێوەیە بەڕێکی دانیشە با پشت دڕێک بێ بە هیچ شێوەیەک خۆشۆڕ مەکەرەوە کاتێک سەر و پشتت بە تەواتی شۆڕەکەیتەوە مێشکت ئەم حاڵەتی ئەکرێ پەیوەست کردێ بە هەندێک شێوازی ناڕەحەتی لە ژیانی خۆتا بۆیە ئەکرێ تۆ بە شێوەیەک لە شێوەکان زووتر لە خوێندن بێزاربی بۆیە ناسینی خۆت بۆ فێربوون یەکێکە لە گرنگترین خاڵەکان لە ئەمڕۆ بەدواوە ئەتەوێ فێربی ئەبێ بزانی چۆن فێرەبی چۆنی دانیشی تۆ زۆرتر فێرەبی چ کاتێک بخوێنی زۆرتر فێرەبی چ کاتێک زیاتر مرتاحی کە ئەخوێنی هەمووی لێک بەرەوە وە گرنگی پێبە بەڵێ وتمان شارەزایی لە حەوانەوە شارەزاییش لە حەوانەوە دوو جۆرە یەکێکیان با بڵین دەرونیە یەکێکیشیان جەستەییە باش جەستەیەکە ئەوانە بوو باسمان کرد دەرونیەکەش ئەوانە بابەتی دڵڕاوتیە و ئەسترێس و قەلەقی و شێوازی دانیشتن و کۆمەڵێک شتی تر کە ئەبێتە هۆکار وە جەستەیەکەش باسمان کرد کە ددانەکانت دڕیخۆڵەکانت و مەعیدەت و زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان تا کۆتایی وێبنارەکە و هیوادارم سوودتان وەرگرت بێ لە وێبنارەکە بەڕاستی ئێمە هەوڵماندا شتانێکی زۆر باش بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ئامادە بکەین هەتاوەکو ئێوە بتوانن بگەن بەو شتانەی کە خۆتان ئەتانەوێ بێگومان لە هەموو شتێکدا کەم و کوڕی هەیە و ئێمەش بێکەم و کوڕینین بۆیە داوای لێبوردنتان لەکەین ئەگەر کەم و کوڕیەکمان هەبوو بێ ئەو بەڕێزەی کە دەستی هەڵبڕیوە ئەو بەڕێزەوەر ئەگرم سپاس بۆ ئەو کۆمنتە جوانانەتان بەڕاستی هەمووتان جێگەی دەستخۆشین کە ئەمڕۆ لێرەن ئەتانەوێ خۆتان بەرەو پێش بەرن خوا لە ئێوەش ڕازی بێ زۆر خۆشحاڵم کە ئامادەبوون لە وێبنارەکە بەڕێزم کاکە ئەحمەد دارە مامۆستاگەن دەستان خۆش بێ هەر سەربەز ئینشاڵڵا خۆی گەورە لێتان ڕازی بێت هیوای بەردەوامیتان بۆ خوازین وەڵاهی مامۆستا من پرسیارێکم عەزیەت نەبێ ئەگەر کاتت هەبێ و جوای دەزانم تەوێ من لە زانکۆ بووم لە نمای ئەو زانکۆیە الحەمدولillah ئەوایل بووم بەڵام ئەوایل بوونەکەم بە هیلاکی بوو یعنی زۆر هەوڵمەدا ینی بەردەوام خەریکی خوێندن بووم ئەتوان بڵێم ڕۆژی بە کاملی خەریکی خوێندن بووم بێزار نابووم چونکە ئامانجەکەم ئەوایل بوون بوو الحەمدولillah هێنا بەڵام ئێستا کە زانکۆم تەواو کردووە ئەو نزیک ساڵێکە بێت یعنی ئێستا ئەچمە بەلای خوێندنە ینی تەنانەت لەم وێبینارەشەکە گوێگرم پشتی سرم تێدەژان ینی مێشکم تێدەژان ناتوانم هیچ خوێندنێ بکەم نازانم هۆکارەکەی چییە چۆن چارە سەرەکری ئەو شتە بەڵێ کاکە ئەحمەد ماوەیەکی زۆر کاتێک خوێندنت کردووە مایکەکە دامەخە ئایا زەختت لە خۆت کردووە کوڕی خۆم
ئەگەر مایکەکە بکەیتەوە بەڵێ مامۆستاگیان يعني هەنێ جار نەمەتوانین بە کاتێک تەنها خۆم زەختێکی زۆر لە خۆت کردووە ئەمە بەمانایە نایە بە کەسانی ترێ بڵین بەڕێزانەوە زەخت لە خۆتان مەکەن لە کاتی سعیکردنا بەڵکو گرینگە کە تۆ چۆن ئەو زەخت و هینە بۆ خۆت دروستەکەی ئەکرێت ئەمە مێشکت پەیوەستی کردبێ بە خوێندنەوە باشە بەڕێزم بۆ ئەوەی کە تۆ لەو بارودۆخە بیتە دەرەوە چەند جارێک وەرە خەیاڵی ئەوە بکە بەڕێزم خەیاڵی ئەوە بکە کە شتێک لەبەرەکەی ئێستا زۆر بەو شتە مرتاحی و نەتیجەی ئەو شتە ئەبێتە هۆی دەستکەوت چونکە نەتیجەی بڵێ ئەوەی پێشووتریش بۆتە دەستکەوتێکی جوانە الحەمدولیلا سەربەرزێکی گەورەت بۆ خۆت تۆمار کردووە بەڵام لە ئێستاە کاتێک بۆ ئەوی ئەو خەیاڵە قورسەیان ئەو پەیوەستکردن ئەو کۆدینە لە ناو مێشکت بسڕێتەوە یان باڵین کەم ببێتەوە تۆ پێویستە چەندین نەتیجەی تربێنیتە بەردەست کە بەهۆی خوێندنەوە فێربووی و خەیاڵی بکەی وە ئەشکرێ تۆ زانیاری زیاتر فێر ببی لەبارەی مێشکی خۆتەوە بۆ ئەوی ئەو سترێس و قەلەقەی لابەری من ئەڵێم هۆکارەکەی ئەوەیە کە مێشکت پەیوەستی کردووە بە خودی خوێندنەوە چارەسەرەکەشی ئەوەیە کە هەوڵ بەی ئەو کۆدکردنەی مێشکت بوەستێنی اینجا ئەوە پێویستە بەوەیە کە بەوردی قسە لەگەڵ بکرێ خاڵی یەکەم خاڵی دووەم ئێمە کۆرسێکمان هەیە لەوانێ بتوانێت چارەسەری و حاڵی تۆ بکە یەکێکیان ئەوەیە کۆرسی کۆنتترۆلی مێشک کۆندازیاری دەرونی بۆ ئەوی کە خوێندن و کتێبەکە لە لا خۆشەویست ببێتەوە یان ئەکرێ بەشداری چالاکردنەوەی مێشک و یادگێ بکەیت کەوا لێ بکە زۆر بە ئاسانی فێربەبی چیتر خوێندنە لە لا قورس نەبێت هیوادارم توانی بێتم وەڵامت بدەمەوە هەرچەنە حەزمە کرد کە شێوازی چارەسەریەکەت بە تەواتی بۆ ڕوونکەمەوە بەڵام وا گومانە بەم کە کاتەکەمان تێپەڕیوە و کاتی وێبنارەکەمان تەواو بووە و بەڕێزێکی تریش دەستی هەڵبڕیوە هیوادارم توانی بێتم ئەو ئامانجەی بەڕێزت بێکین ئیشەڵا لە کات و ساتێکی تر بەڵکو دەرفەتێکی باشترمان هەبێ بیتەوە سەرخەت و لە خزمەتابین بەڕێزێک مایکەکەم یاوە پێت فەرموو ئەوەی کە نووسراوە خیامی مایکم پێیاوی بەڕێزم ئەوەی دەستی هەڵبڕیوە مایکم پێیاوی تەنها ئەگەر ئەکسێ بکەی وەری بگری فەرموو سلام علیکم مامۆستا عەلەیکە سەلام بەڵێ بەڕێزان ئەوانەی کاڵێن دەرسەکە دا ئەندرێتەوە بەڵێ ڕیکۆردە ئیشەڵا بۆتان دا ئەندرێتەوە باش مامۆستاگیان ئەی تۆ چۆنی باشی بە قوربان زۆر سپاس مامۆستاگیانی خوا لەش سەلامت یاخوا سەلامت بی زۆر سپاس دەکەم مامۆستاگیان من کۆرسێکی مامۆستا ئاواتم کڕیوە کۆرسێکی تۆمارکراویەتی بەڵام کێشەیەکم هەیە کاتێک کە مامۆستاکە خۆی بەسەرمەوە نەبێ ناتوانم لەسەر شتەکە بەردەوام شتەکە بەدەست خۆم نییە چۆن بتوانم لەسەری بەردەوام چونکە کۆرسەکە تۆمار کراوە کام کۆرسی کڕیوە کورسی یادگەم کڕیوە مامۆستاگیان بەڵێ ناتوانای بەردەوامی نییە لەسەری ئەتوانی بەشداری پرۆژەکە بکەی مامۆستاگیان لە کڕیومە کۆرسەکە تۆمار کراوە ئێستا هەر دوانەشم خوێندووە بەڵام ناتوانم لەسەری بەردەوامیان ڕاهێنانەکانم زۆر لەسەر قورسە بڵێ گیانەکەم کاتێک کەسێک شتێکی لەسەر قورسە هۆکارەکە ئەوەیە ئەو شتەی لەلا چێژێکی پێ نایە ئەوە خاڵی یەکەم و لایەنە معریفەکەی کە ئەیکاتە سەری ئەو ئەم شتە وەکو ئەرک ئەبینێ لەبری ئەوەی وەکو چێژێک ببینێ وەکو سوودێک ببینێ و کاتێک شتێک وەکو بارێکی قورس ئەیبینی مێشکت ئامادەکاریەکە بۆ ئەوەی تۆ واز لە شتەکە بێنی و بسە تیشتوانیوێتی سەرکەوتوو بێ بەسەرتا بەڵام بۆ ئەوەی تۆ لەو شتە ڕزگارە ببێ لەو حاڵەتە ڕزگارە ببێ ئەو هەش دەرسەی کە خوێندوتیان ئەو چوار دەرسەی کە دەست پێ کردووە چەند ڕاهێنانێکت هەیە هەتن یان فێری بووی هەوڵ بە ئەو چەند شتە وردە جێبەجێ بکە کاتێک تۆ لە پراشتێک ئەی بە مێشکت و مێشکت حەزی لەو شتەنیان قورسە بەلایە وەکو هێرشێک ئەیبینێ و هەستەکە تۆ هێرش کردوتە سەری وەکو بارێکی قورزەی بینێ بۆ ئەوی تۆ تووشی ئەو بارە نەبی لەبەروی مامۆستایەکش بەسەرەوە نییە هەمیشە لێو بپرسێتەوەیان با بڵێ چەند بەشداربوویەکی ترە لەگەڵا بێ وەکو شتێک پێشبڕکێکی لەگەڵ بکەی یان خۆشحاڵیە گوەربگری ئەمە وا لە تۆ ئەکە هەر خۆتی بۆیە هیچ شتێک نییە هانت بدا تۆ بەردەوام بوی بۆیە تۆ پێویستە دەستکەوتەکەت هانت بدا هەموو ڕۆژی هەوڵ بە خەیاڵیەوە بکە تۆ ئەم بەشە ئەخوێنی وەکە ئەچیتە سەر ڤیدۆکە بڵێ تەنها سەیری ئەم ڤیددیۆی ئەەکەم مێشک کاتێک 2 دقە سەیری شتەکەت کرد ئەڵێ بە ئەوەی تریشی تەواوکەم وردە ڕای بێنە واتە کەم سەیری پێ بکە و کەم تەمرینەکە بکە هەتاوەکو وردە زیادی بکە بۆ نمونە هەوڵ بە ماوەی 40 ڕۆژ تەنها یەک تەمرین بگرە و بیکە هەمیشە بەردەوام بیکە هەتاوەکو سەیری دەستکەوتەکە کە اینجا وا لە خۆت بکە ئەبێ ئێستا تەمرینێکی تر فێر بم ئەبێ چۆن بێ کاتێکم جۆرە خەیاڵە بۆ خۆت دروستەکەی یان ئەگەر ئێستا من تۆزێ زیاتر فێر ببم
ئەتوانم بگەم بەچی یان ئەتوانم لاپەڕەیەک بە چەندێک لەبەر بکەم یان فڵان زانیاری چۆن ئەو زیاتر بچێتە مێشکمەوە ئەمە یارمەتی تێدا بۆ ئەوەی کە تۆ باشتر بچیتە پێشەوە باشە گوڵەکەم یەکێک لە هۆکارەکانی بەردەوام نەبوون ئەوەیە کە تۆ چێژی لێ وەرناگری و ئەو خەیاڵی یەکەم جار کۆرسەکەت پێت کڕیوە چۆن ئەڵەی لە ناو مێشکت ئێستا و چێژەی نەماوە چکێسە لەبەر دەستە باشە بۆی ئەبێ هەوڵ بەی دووبارە جارێکی کەچی بۆ دروستکەیتەوە چێژێک ئامانجێک هاشتێک کە هەوڵ بەی پێی بگەیت چونکە کاتێک وەکو هێرش وەریگرتووە بێت تۆ لە لایەکی ترۆ بۆ بچی کەم کەم بیەتی هەتاوەکو ڕای ئەهێنی کاتێک ڕای هێنا ئیتر ها وزەی باسمان کرد وتمان ئیتر ئەبێ بە شاڕێگا وزەی زۆری ناوێ مێشک بۆ ئەوەی کە چۆنەڵی ئیشەکە و بۆ جێبەجێ بکە باشە گوڵەکەم باش مامۆستاکان زۆر سپاس ئەگەر کات هەبێ ئاسایەک پرسیارێک ترکەم وەڵاهی من لە خزمەتام وەکو خۆم بەڵام بەڕێزی تریش دەستیان هەڵبڕیوە حەزەکەی تۆ فەرمو پرسیارەکەت بکە مامۆستاکان قیناکە با بەشی ئەمانەی تریش نەبەم دەست و چاوی تۆ خۆش بێ دەست و چاوی تۆش خۆش بێت تەمەند درێژبی سەرکەوتو بیوادارم توانی سودی لێوەرگێ زۆر سپاس دەکەم ئامانەتی خوابێ بەڕێزێکی تر بە ناوی کاکە محەممەد ئازاد فەرمو کاکە محەممەد ئەگەر لێرە بێت مایکەکە وەرگێ کاکە گیان سلام علیکم مامۆستا وڵای من دوسێ پرسیارم هەیە بەس ئەگەر حەزەکەی با لە کۆتا یەکی پرسیارەکە بکەم فەرمو ئێستا لە خزمەتام نۆرەی سپاس دەکەم مامۆستا ئینشاڵڵا کاتیەوەکانی کەش ناگرم سەبارەت بە نەخۆشیێک و ئەو کێشەی کاک ئەحمەددارە شەشی بۆ منیش سپاس بەخوا ئەوائل بووم بەڵام ئەو کاتێکە ئەوائل بووین ڕاستیەکەی هەدەفێکمان هەبوو خولیایەکمان هەبوو ئێمە کە دەشم بۆ خۆ کە دەشبخین حەز و خولیایەکەم هەبوو هەر کاتێککە معلوماتێک شتێکی نوێ فێرە بووم بە تاکتیکەوە بە زۆر شتێکەوە هەڵم دەنەمێشی خۆم بچەسپێنم بەڵام ئێستا کەوکو کاک ئەحمەدیش دابڕامە لە خوێندون و ئێستا بەکارەوە مەشغولین بە شتانە مەشغولین ینی هەر کاتێک کە حەزەکەن کتێبە بخوێنینەوە شتێک بخوێنینەوە بەڕاستی ناستە مێشکمان وەکو بڵین کە هەدەفێکە نەمابوو بێتن نەجالۆیە دەڵێم ئەوەیە کە لە سەبەبەکانی خۆشمان بەڵام ئێستا کە مامۆستا زۆربەی کاتێککە ئەوشتانم بینیوتەوە یعنی لەلایەنی خەو خواردنەوە ئێستا خەو ئەساستنی شتە کە تۆ بتانی لەلایەنی کۆرتیزۆڵەوە یان زۆربەی بابەتەکانی هۆرمۆناتی جستەی ئینسانیش ینی کە تووشت نەکە لەلایەنشکەوە مامۆستا ئێوە گەر خۆشتان بزانن هەر کاتێک کە خۆم ئۆمێگافری وەردەگرم بۆ هەر کاتێک خۆم ئامادە دەکەم بۆ زانیاریە شتێک دینکە حەبێک یا دوندەکە حەبە ئۆمێگافری وەردەگرم زۆر باش ئەزانیاریەکان وەردەگرم کە وەکو بابەتی خواردنە و لە کاتی هەر کاتێش کە دەمێت زانیاری شتێک بۆگرم هەوڵ دەم سووری خوێن لە مێشکمە چالاک بێت نەک سووری خوێن لە شوێنی کە چالاک بێ وەکو ماعیدەیەکە کاتێک خواردن دەخۆی یەکسەر بچیتە سەر زانیارێک وەربگری کاتە زۆر قورس دەبێت لەسەر مێشکتا ئێوە چەند جارۆی وەکو پرسیارەکەم ئەوەیە تا سۆری خوێن تا چەند زیاتر دەبێت کاتێک کە ئەو ئەنزیمە BDNF باست کردووە چالاک دەبێت یانیش چەند کات پێویستە تاوەکو پاش خواردن تۆ بتانی زانیارەکە وەربگری ینی خۆتی پێ حاز ئێستا ئێوە ساعت 8:30 چەند کات پێویستمانە بۆ ئەوی پێشوەختە بین تا خواردنەکە وەربگرین یانیش لەو بابەتە بەڵێ کاکە محەممەد بۆ ئەوەی کە مادەی BDNF یان پرۆتینی BDNF دەربدرێ لە لاشەی کەسێکە پێویستمان بە 15 خولەک وەرزشی خێرایە بە مەرجێک هەموو پەلەکانی کەسەکە بجوڵێ و خێرایی لێدانی دڵی کەسەکە بەرز ببێتەوە ئەگەر ئەمە ڕوویدا لە ماوەی 15 خولەکە بەڵێ ئەو کەسە مادەی BDNF دەرئەدرێ بۆ مەجێ کەسەکە سترێسێکی زۆر بەرزی نەبێ باشە ئەمە خاڵی یەکەم بەنسبەت خواردنەوە کاتێک کەسێک خواردنێک ئەخوات بە پێی جۆری خواردنەکە و هەرسکردنی خواردنەکە مدەی ئەو ماوەیە کە مێشک خەریکە بێ بە خواردنەکەەوە بۆ نمونە ئەگەر ئێمە باسی گۆشتی سوور بکەین نزیکەی 8 سعاتی پێویستە هەتاوەکو ئەو خواردنە یان با بڵین ئەو گۆشتە لە ناو مەعیدەی ئەو کەسە بە تەواوەتی هەرسە بێ واتە 4 سعاتی سەرەتا تقریبا مێشکی کەسەکە بە تەواوەتی مەشغوڵە بۆ خواردنەوەی کە خواردوێتی ئەمە وەکو خواردن بەڵام ئایا کە من ئۆمێگاسریان هەر مادەیەکی تر ئەوە بەپی کەمی زۆری ئەو مادەیە لە جەستەی کەسەکەیە بۆ نمونە ئەگەر کەسەکە نەقسی ئۆمێگاسری هەبێ بەڵێ با بە حەبوەری بگرێ بەڵام ئەگەر نەقسی ئۆمێگاسری نییە هیچ کێشەیەکی نییە ئەوە ئەتوانێت هەر بە خواردن هەوڵ با بە شێوەیەکی سروشتی زیادیکە و ئەگەر ئۆمێگاسریەکەش لە لای دکتۆر وەربگرێ هیچ خراپێکی تیانی و ئینشاڵڵا بەپی پێویست هیچ بیخوات ئینشاڵڵا سوودی زۆری لێ ئەبێنێ هەروەکو کاکە محەممەدی بە ڕێزیشمان فەرمووی ئازیزانم
هیوادارم توانی بێتمان وەڵامی ئەو کاکە سپاس بەڕێزەمان دەکەم بینەوە. خوا موفقت کە مامۆستا. سپاس خی مەمنون. گەورە تۆش موفقکە ئینشاءالله سەربەرزی دنیا و قیامەت بی کاکە محەممەدی بەڕێز. بەڕێزێکی تر لە دوای ئەو نووسراوە زوم نیوسێر بەڕێزان لە لای من بە تەسەسوولە ئیشەڵا بەو تەسەسوولە بانکتانەکەم فەرمو لە خزمەتان بەڕێزم مایکەکەم السلام عليكم. عليکە سەلام و ڕەحمەت الله. مامۆستا ئایڤەریان چۆنی؟ تۆ چۆنی گیانەکەم باشی بە قوربان؟ زۆر سپاس دەکەم مامۆستا ئایڤەریان. گیانی من فەرموو. مامۆستا ئایڤەر ڕاستیەکەی من ئەلحەمدوللا توانیمە لە هاوینی پۆلی 9 بۆ 10 کە ئێستا خوێندکاری پۆلی 11 خولی چالاکردنەوەی مشک و یادگە بە سەرکەوتووی هەموو تەواو کرد و ئەلحەمدوللا توانیمە. زۆر سپاس مامۆستاگیان لە ماوەی 5 خولەک ئەو لاپەڕەی کە ویستمە هاتە لاپەڕێک بۆ 2 لاپەڕە لە بەریکەم. ماشاءالله ئافرین. ئێستاش زۆر سپاس مامۆستا. گروپی 18 ئامادەی. ئەی ماشاءالله ناو چییە؟ زۆر سپاس مامۆستاگیان ئانا. ئاناگیان چۆنی؟ بەڵێ باشی؟ زۆر باشم سپاس بەخوای گەورە مامۆستاگیان. زۆر خۆشحاڵم کە گوێم لە دەنگت بۆ. زۆر سپاس مامۆستاگیان. مامۆستا ئێستا ڕاستیەکەی پرسیارێکم لێت هەیە. بەردەوام بە گوڵەکەم. لە دوای ئەو ماوەی کە خوێندومە هەست دەکەم ئێستا یعنی ئەمە خۆتە زانی ماوەیە کە بەهۆی حاڵ و وەزعی کوردستانەوە خوێندنمان نییە و خوێندن بە ئۆنلاینە و کات و مەجالێکی زۆرم لە بەردەستا بوو تاوەکو بتوانم ڕاهێنانەکان بکەم. هەیە ڕاهێنانەکان بکەم بۆی ئەم ساڵ کاتچمە پۆلی 12 مێشکێکی ڕاهێنرا و ئامادەکراوم هەبێت. هەرچی چمە سەر ڕاهێنانەکان ناتوانم ڕاهێنانەکان بکەم یان ڕاهێنانی خێرا خوێندنەوە و خێرابینین کە ئەمێ ئەنجامی بم. یعنی چۆنڵی باسوورەکانی زمانیشم لەگەڵ چاومە ئەجوڵێت ناتوانم ڕاهێنانەکە بکەم نازانم چی بکەم. بەڵێ هی خێرابینین و خێرا خوێندنەوە ئەمان کرد ڕاهێنان یعنی لە ڕاهێنانەکانە زۆر دواکەوتم ناتوانم ڕاهێنانەکان ئەنجام بم. پیتر بەڵێ مامۆستا بەڵێ مامۆستایکە باشە گیانەکەم بەڵێ ئینشەڵا چاوەڕوان بە ئێستا وەڵام پێمەوە. زۆر سپاس مامۆستا. زۆر سپاس بۆ خاتوانای خۆشەویستیش وە سپاس کە توانیەتی بگاتەوە ئاستە زۆر باشە الحەمدولیلا. وەڵامێک بۆ مێشکیان تێکداوە سەرەکە. بەڵێ بەڕێزان ئینشاءالله جوابی خاتوانای بەڕێزەیەمەوە بۆ جوابی پرسیارەکەی خاتوانە کە ئەڵێ مێشکم هین زمانیشم ئەجوڵە لەگەڵیا پێ ئەچێت کەمێک سترێست هەبێ لەگەڵیا ئەمە یەکێکە لە هۆکارەکان ئەشکرێ کەمێک هۆکاری تەندروستی هەبێ بۆیە داواکارم کە مراقبەی خۆتکی بزانی کە ئایا ڤیتامین دیت کەم نییە یان هەر ڤیتامینێکی تر لە جەستەتا کەم نییە کە ببێتە هۆی ئەو لەرزینە چونکە ڕاهێنانەکە بە شێوەیەکی سروشتی ئەو حاڵەتە دروست ناکە. ئەمە خاڵێک ئایا بزانە تینینیت چکە تونوێتی ژوا ئەکات هەندێک جاری شەیە ئەم کەسە ئۆکسسیژنی پێویست لە ناوەوە بەشی پێویست نییە بۆ مێشکی بۆیە ئەکری هەندێک حاڵە دڕوبە بۆیە هەوڵ بە سوود لە هەناسەدانی قوڵ وەربگرە بۆ ئەوەی کە باشتر ببی یان ئەگەر سترێس و قەلەقیەکی زۆرت هەیە کە سترێس و قەلەقیەکە چارەسەر بکە. چەند کێشەیەک هەن کە ئەم حاڵەتە دروستەکەن وەکو کێشەکانی دەمار کە ئینشاءالله وا گومان نابەمەوەی تۆ ئەوە بێ بۆیە هەوڵبەی لە پزیشکێکی پسپۆر بپرسی زۆر باشە بێ یان ئەوتا لە گروپەکەی خۆت پرسیار بکەرەوە با پرسیاری لێ بکەین بۆ ئەوی بگەینە نەتیجەیەک چونکە وا نازانم ئەگەر قسەیەک بتوانم تەشخیسی بکەم کە بەکە چییە هۆرمۆنێک بیان هەر خاڵێکی کە بەڵام بە زیاتر زانیاری ئەتوانین زیاتر وەڵامان دەستکەویان باڵێن شتی باشتر بزانین زانیار ڤیتامینی تری شەیە وەکو ڤیتامینی کالیسیۆم هەروەکو بەڕێزە نووسێتی کە ئەکرێ هەندێک کێشە دروست بکە. بەڕێزێکی تر بە ناوی جیهان فەرموو. السلام عليكم مامۆستا.
عليك السلام ورحمة الله وبركاته. فەرموو نێ خانم مامۆستا گیان یەک گیان پرسیارم هەبوو. فەرموو گیان. دەڵێن هەندێک خواردن باشە بۆ چالاکردنەوەی مێشک ئەگەر بەڵێ زەحمەت نەبیت هەندێک لەو خواردنانە بەڵێ پێمان بڵێ چەند خواردنێک. بەسەر چاوان زۆر بەسەر چاوان پشت سپاس بەخوای گەورە ئینشەڵا پێتانەڵێن. یەکێک لە زۆر خواردنە زۆر باشەکان بەڕێزان گوێزە. گوێزی کوردی خۆمان زۆر زۆر باشە توانانی هەورامان بەکاربێنن. باەم زۆر باشە بەڕێزان نەقسی کالسیۆم ئەگەر لە ئینسانێکە هەبێ لە خواردانەیە کە دەستەکەوێت کالسیۆمیتیا زۆر باشە بەڕێزان وەکوزان یاریەکی گرنگ ئەو کالسیۆمی کە لە ناو شووتیا هەیە زۆرە کەوا ئێمە نزیکی بەهارە بینەوەتوانن شووتی بخۆن. بەڕێزان هێلکە بەتایبەت دەگەر هێلکەکە کوڵاو بێ زۆری سپادەی هەیە. تەنانەت خات و جیهان ئەگەر بتانی ڕۆژی هێلکەیەک بخۆی تەواوی پێویستی مێشکی تۆ دابینەکە. خواردنی تریشمان هەیە وەکو با بڵێین چرەساتەکان هەمویان باشن بێجگە با بڵێین لە گوڵە بڕۆژەکە ئەکری هەندێک جار هەندێک کێشەی تر دروستکە بەڵام خۆی سوودی هەیە. بەڕێزان ئەگەر نەقسی ئاسنت هەبێ قەیسی وشک زۆر باشە چونکە نەقسی ئاسنی ژوە ئەکا مێشکی کەسەکە باش نەبێ ئەبێ بەپی جەستەی کەسەکە بزاندرێ ئەم کەسە چی شتێکی نقصانە پێویستی پڕ ببێتەوە مێشکی باشترە بێ. ئەو خواردنانی یارمەتی مێشکی کەسێک گەیەن بەرەو باشتر بچێ لەوانە قەیسی وشکە هێلکەی کوڵاوە گوێزی کوردیە ئۆکرانیەکەش بکڕن هەر خراپ نییە. بەڕێزێگە فەرمێ قورئان زۆر بخوێنێ زۆر باشە. بەڵێ ڕاستەکە قورئان خوێندن زۆر باشە. ناوی خۆشی نووسیوە لا ئیلەهە ئیلا الله. بەس پێم وایە بەس خوای گەورە بێوا بنووسرێت کە ئاگادار بن ئینشاءڵڵا توانی بنووسی عەبدی خوا یان عەبدوڵڵا بە شێوەیەک تر ئەگەر حەز ناکەی ناوی خۆشت دەرکەوێ ئاساییە. هیوادارم هەموو لایەکتان سەرکەوتوو بن. خوای گەورە پاداشتان باتەوە هەر کەسێک کە لێرەیە ئینشاءڵڵا تەمەندرێژ و سەرفراز بن ئازیزەکانی من. خواتان لەگەڵ بێ ئامانەتی خوا بن خوا حافزتان بێ. ئێمە هیچمان نەماوە خوای گەورە هەموو لایەکتان سەرکەوت و سەرفراز بکە. سپاس بۆ کەسانی کۆمنتیان نووسیوە. سپاس بۆ ئەوانەی کە ڕێی جیاوازیان هەبووە. سپاس بۆ ئەوانەی کە هەوڵیان ناسوود لە وێبنارەکە وەربگرن. سپاس بۆ ئەوانەی کە وێبنارەکەش بە سوود نازانن بەڵام هەر بەردەوام بوون و گوێیان گرت ویستیان لە خۆیان مرۆڤێکی باشتر دروستکەن ویستیان چاک و خراپێک جیا بکەنەوە بە دڵنیاییەوە مرۆڤە باشەکان هەمیشە خوای گەورە ڕێیانە خاتە کۆمەڵێ شت. و ئەگەر تۆ لە شوێنێک بووی و گوێت لە شتێک بوو دڵنیا باو شتە ڕێککەوت نییە کە گوێت لێ بووە لەبەرەوەی لەوانەیە خوای گەورە لە ڕێگەی ئەم شتەوە بێوێ هەدیەکت بکە بێوێ پاداشتێکت بکە لە پای ئەوەی کە ماوەیەکی زۆر لە ناڕەحەتیا بوو یان لە پای ئەوەی کە چاکەیەکە کردووە شتێکی زیاترە پێ ببەخشێ. بۆیە کاتێک بە شوێنێکە ڕۆیان شتێک ئەبیستی وا مەزانە ڕێککەوتە هەر وەکو چۆن ئەو قەلە ڕەشەی کە گۆڕەکەی هەڵکەند و هاوڕێکەی تێکرد بۆ دوو براکە قابیل و هابیل و بە هیدایەت و هەتاوەکو براکەی خۆی بشارێتەوە. هیوادارم هەمووتان سەرکەوت و سەرفراز بن ئامانەتی خوای گەورە بن. خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان باتەوە. خواتان لەگەڵ. داوای لێبوردن لەو بەڕێزاناکەین کە نەمانتوانی بێ وەڵامی پرسیارەکانیان بینەوە بەداخەوەم کە کاتی وێبنارەکە زۆر تێپەڕیوە. هەر سەرکەوت و سەلامەت.